سڵاوتان لەبێت و ئەم کاتەتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر خۆشحاڵم جارێکی تر لەگەڵ هاوڕێ هاوکارم تالب ئەبینە میوانی ماڵەکانی ئێوەی خۆشەویست بۆ پێشکەشکردنی بەرنامەکەی خۆتان واتە بەرنامەی ئێمە و بینەران. لەلای منیشەوە سڵاو و ڕێستان لەبێ بینەرانی خۆشەویست، زۆر خۆشحاڵین جارێکی تر بە بەرنامەی خۆتان بەرنامەی ئێمە و بینەران دەبینەوە میوانی ماڵەکانتان. بەرنامەی ئەمڕۆ کەشمان وەک هەموو جارێکی دیکە هەنێک نامە و بابەتی ئێوەی ئازیز لە خۆگرێت کە بۆتان نردوین بۆ هیوای کە تا کۆتایی بەرنامەکە لەگەڵماندان. ناوڕێکی کورد ببینن دێنەوە لات. شش ساڵ پێش ئێستا لە ساڵی 1358 لە نەوەی خەرمانان کاک فوئادی مستەفا سوڵتانی سیمای ناسراوی بزوستنەوەی چەپ و کۆمۆنیستی و لە ڕەهبەرانی بزوستنەوەی شۆڕەژگێرانی خەڵکی کوردستان ئەندازیاری خەباتی جەماوەری لە ڕۆژهەڵاتی کوردستان جاهێنەر و بەڕێوەبەری کۆچی مێژووی مەریوان و دەست پێشخەر و ئیلهام بەخشی ڕێچکەی ڕێخستنێکی جەماوەری زیندانی سیاسی زمانی شا لە پێشمەرگە سەرەتاییەکانی شۆڕش و لە دامەزرێنەرانی کۆمەڵە لە شەڕێکی ناغافڵ و نابەرابەر لەگەڵ ستونێکی گەورەی هێزە سەرکوزگەرەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیدا گیانی بەخت کرد. گیان بەختکردنی کاک فوئاد کۆسپێکی گەورە بۆ کۆمەڵە و بەگشتی بۆ کوردستان و خەباتەکەی بوو. بەڵام لە ماوەی تەمەنی کورتی میراتێکی گەورەشی بۆ نەسڵی نوێ خەباتکاری ئەمڕۆی کوردستان بەجێهێشت. شوێنەواری ڕێچکە و ئەزمموی کاک فوئاد ئەمڕۆ خۆی لە شۆڕشی ژینادا دەبینێتەوە و هێشتاش بەرەو لووتکە هەڵدەکشێت. بەڵێ کاک فوئاد لە ماوەی ژیانی کورد بەڵام پڕبەرهەمی ئەوەندە پێگە و شوێنێکی بەرزی بەدەستێنا کە هەرگیز ناتوانرێت لە چوارچێوەیەکی سنوورداری ڕێکخراوەیەدا هەڵبسەنگێنرێت. ئەڵبەت ئەمە تەنها تایبەتمەندی ڕابەرێکی وەک کاک فوئاد نییە، بەڵکو هەموو بزوتنەوەی ڕەسەنی کۆمەڵایەتی ئەوەندە ڕابەر لە ڕیزەکانی خۆیاندا پەروەردە دەکات کە دەبنا پێشەنگی حرەکەتە جەماوەریەکان. جا بزوتنەوەکە لەلایەن ئەوانەوە ڕێنمایی دەکرێت و لە هەمان کاتدا ئەوانیش پاراوتر و خاراوتر دەکات. ئەمڕۆ ناو و یادی کاک فوئاد تەنها ناو و یادەوەری کەسێک نییە کە پەیوەندی دیاریکراوی ڕێکخراوەیی و بیرکردنەوەی دیاریکراوی هەبێت، بەڵکو ناوێکە بە ڕەهەندەکانی بزوتنەوەیەک و هێڵێکی بیرکردنەوە و سیاسی دیاریکراو لە دڵی چین و ڕەوتێکی فراوانی کۆمەڵایەتیدا. بۆیە لە هەر هەنگاویەم بزوتنەوەدا کاک فوئاد هێشتا هەیە، زیندووە و پێشڕەوە. یادی ئەم ڕابەرە شۆڕژگێڕە بەرز و پیرۆزە. شیرانە بەرانبەر هەلامار دەر چەشنی زەنگەر جیوارای کوردەواری بوو لە هەموو شوێن دیاری بوو دەمیای کاتی جوتیاران دەمێ گۆڕی زەحمەتکێشان دەمێ زەنگەر دەمێ مەزرا کۆڵەڵگردن لەگەل بەلا دەمێ زەنگەر دەمێ مەزرا کۆڵەڵگردن
چرای ڕێدارون بڕێشان وەرن یاران بەشینەوە ئاوا بیلاوێنینەوە کاک فوادەی شەهیدی ژیر شۆڕشگێڕی ئاکوبەی گیر دەمێ یاکاتی جوتیاران دەمێ کۆڕی زەحمەت کێشان دەمێ سەنگەر دەمێ مەزرا کۆڵاوگێرتن لەگەل بەنا دەمێ سەنگەر دەمێ مەزرا کۆڵاوگێرتن لەگەل بەنا جێگات بگرینەوە سەنگەراکات پڕکەینەوە بەڵام سەنگەر هڕن یارن دەڵی گۆڵن لە بەهەران شاخ و کێو پڕ لە پێشمەرگا دوژمن ناسیبی هەر مەرگا دەمێ یاکاتی جوتیاران دەمێ گۆڕی زەحمەت کێشان دەمێ سەنگەر دەمێ مەزرا کۆڵاوگێرتن لەگەل بەلا دەمێ سەنگەر دەمێ مەزرا کۆڵاوگێرتن لەگەل بەلا یەکێک لە ڕەشترین خاڵەکان لە مێژووی کۆماری ئیسلامی ئێران کە گەلاوێژی ساڵی 1367 ڕوویدا. ڕژیم ئیسلامی دوای قبولکردنی ئاگربەز لە شەڕی 8 ساڵەی نێوان ئێران و عێراق و ئەوەی خومەینی بە خواردنەوەی جامەژەهر ناوی برد، تاوانێکی ترسناکی خۆڵقاند کە کاریگەریەکانی دوای نزیکەی 4 دەیە وەک برینێکی قوڵ لەسەر جەستەم کۆمەڵگایە هێشتا ماونەتەوە. ئەم کۆمەڵکوژیە لە دوو قۆناغدا بەڕێوەچوو. یەکەمیان کۆمەڵکوژی دڕندانەی ئەندامان و لایەنگرانی ڕێکخراوی مجاهیدینی خەڵق لە مانگی گەلاوێژ ببوورن و پاشان هەڵسوڕاوانی چەپ و کۆمۆنیست لە مانگی خەرماناندا بوو. کۆتایهاتنی شەڕی نێوان ئێران و عێراق بە شکستی کۆماری ئیسلامی پەنجەرەیەکی هیوای بەڕووی خەڵکی ئازارچێشتووی ئێراندا کردەوە. ئەو خەڵکەی کە 8 ساڵ بوو لە ئاگری شەڕدا دەسووتان ئێستا هیوادار بوون کە بتوانن ژیانێکی ئاسایی دەست پێ بکەنەوە و ئەو داواکاری ئینسانیانە بخەنە ڕوو کە بە بیانووی شەڕ هەمویان سەرکوت کرابوون. ئەم شادیەی جەماوەری خەڵک و هەستی شکستی ڕژیم ترسی خستە دڵی ڕێبەرانی کۆماری ئیسلامیەوە. خومەینی وەڕاوێژکارە سەرەکیەکانی واتە ڕەفسەنجانی خامنەیی و ئەوانی تر ئەو ڕاستیان دەزانی کە شکستی شەڕ دەتوانێت ببێتە هۆی ئەگەری سەرهەڵدانی ئاخێزی جەماوەری دژ بە نیزام. ئەوان بڕیاریاندا بوو کە خۆشی خەڵک بە بۆنەی کۆتایی هاتنی شەڕ بکەنە خەم و ماتەمینی، بەڵام هیچ بیانوویەکی ئەوتۆیان نەبوو بۆ کوشتاری خەڵک لە ناو شەقام و بازاڕەکاندا. هەر بۆیە هاوشێوەی ڕووداوی سی جۆزەردانی ساڵی 1360 جارێکی تر شمشێرە ژەهراویەکان لە ناو زیندانەکان و لە دژی زیندانیانی سیاسی بەکارهێنا. ئەزمونێک کە ڕژیمی کۆماری ئیسلامی پاش شەڕی 12 ڕۆژە بەنیاز بوو دەستی پێ بکات، واڵبەتە هەنگاویشی بۆنا، بەڵام کەشوهەوای ناوخۆی ئێران جیاوازە لەگەڵ دەیەی شەستی هەتاوی. پۆتانسیێلی باڵای احتراز و ناڕەزایەتیەکان ناچاری کردن کە هێندێ دەست بە عەسا هەمان ئەزموونی پڕ لە شەرمەزاری ڕەچاو بکەن. بێگومان ئەم دۆخە جیاوازە لە ئێران مەجالی ئەوە بە کۆماری جەنایەتکاری ئیسلامی نادات تا جارێکی تر مێژ و دووپات بکات.
تالب مانگی خەرمانان پڕە لە مێژووی تەڵخ و خۆش و ناخۆش. ڕۆژی سێ خەرمانانی ساڵی 1350 هەتاوی بە بڕیاری خەڵخاڵی جنایەتکار نەخۆشی ڕۆحی و خوێنڕێژ کە وەک نوێنەر و قەسابی جەلادی جەماران خۆمەینی قاتڵ ڕەوانەی کوردستان کرابوو، 9 کەس لە تێکۆشەرانی سیاسی، 9 کەس لە خەباتکارانی ڕێگەی ڕزگاری مرۆڤایەتی، 9 مرۆڤی خۆنەویستی ژیان خۆشەویست بە شێوەی دڕندانە و قین لە دڵانە بەبێ هیچ بەڵگە و هۆکار و دادگایکردنێک و تەنیا بە تاوانی مرۆڤ دۆستی و دژایەتی حاکمانی تازە بەدەسەڵات گەیشتی و زۆرجاران و پیاوانی فاشیست کە خۆیان بە نوێنەری خۆدا لەسەر زەوی دەزانی و لەسەر کورسی خوێن و سەروەت دانیشتبوون لە پادگانی شاری مەریوان گول لەباران کرد. ئەم تێکۆشەرانە ئازیز، دڵسۆز و خۆشەویستی خەڵکی چۆساوی مەریوان و کوردستان بوون. ئەوان لەم ڕۆژەدا کۆچنە بەر غەزەبی خومەینی و قەسابە خوێنڕێژەکەی واتە خەڵخاڵی قاتڵ کە هاوکات لەگەڵ بڕیاری جیهاد لە 28 گەلاوێژ پەلاماریان هێنابوویە سەر کوردستان. خومەینی و دەسەڵاتە فاشیستەکەی پێیان وابوو کە بە کوشتن و یادام دەتوانن خەباتی مافخوازانەی خەڵکی ستەملێکراوی کوردستان بۆ بەدەستهێنانەوەی مافڕەوەکانیان تێک بشکێنن. بەڵام پاش 3 مانگ خەباتی گەرم و گۆڕی مەدەنی لە مەریوان و کاک فوئاد و ئەم ئازیزانە ڕەچەشکێنی بوون، هاوکات لەگەڵ پەلاماری هێزی پێشمەرگە بۆ سەرداگیرکەران سەریان لەبەر درا و خومەینی یەکەم جامی ژەهری بە قبوڵی یاگربەز لە دەست بزوستنەوەی مقاومەتی کوردستان نووشی. ناوی هاوڕێیانی ئادامکراو لە ڕۆژی 3 خەرمانانی 1350 هەتاوی شاری خۆڕاگر و قارەمان پەروەری مەریوان بریتین لە حسین پیرخزری، ئەحمەد پیرخزری، حسین مستەفا سوڵتانی، ئەمین مستەفا سوڵتانی، جەلال نەسیمی، بەهمەن ئەغزەری، فایق عەزیزی، عەلی داستانی، ئەحمەد قادرزادە. یاد ناو فداکاری ئەم ئازیزانە لە خەباتی ڕۆژانە بۆ ڕزگاری لە ستەم لە هەنگاوی بوێرانەی کرێکاران، ژنان، لاوان و چۆساوەکان بۆ خۆڕێخستن لە ڕاوەستان و بەرخۆدانی جەماوەری تێکۆشەر و وەخەبەر هاتوو بۆ شۆڕشی سۆسیالیستی و دنیای بەدوور لە ستەم و زۆرداری لە درێژەی شۆڕشی ژن ژیان ئازادی بۆ لە گۆڕنانی یەکجاری کۆماری فاشیستی ئیسلامی لە پێشەوەن و ڕەچەشکێن و ڕێگانی شاندەرن. یادیان دەکەین، یادیان بەخێر بێت. برابری محو بردگی
مرد عربده سرکو در پیشگاه عزمتان خمیر رفقا رزم بی باکتان نیرو بخش ما شد در راهی که رفتید را سپاریم رفقا. تا لە بە یەکەم نامەی بینەرێکمان دەست پێ بکەین بە ناوی هاوڕێ نەریمان لە نووسراوەیەکدا دەڵێت شەریفە محەممەدی کە سزای نامرۆڤانەیە ئادامی بۆ دەرچووە ژنێکە دەنگێکی بەرز بۆ ئازادی مرۆڤێکی هۆشیار و پێشڕۆ بە خەونە ئینسانەکانەوە هەمان ئەم خەونانە کە بۆ حکوومەتێکی زۆردار دژە ژن و دژەکرێکار دژی هەموو بەهای ئینسانی وەک هەڕەشە دادەنرێن. کۆمار ئیسلامی بۆ مانەوەی دەسەڵاتە کارەساتبارەکەی ژنان و پیاوانی ئەم وڵاتە کە لە ستەم و نابەرابەری وەچەنگ هاتوون هەوڵەداد بە زۆری هەڕەشە و زیندانی وەشکەنجەوەی ئادام بێدەنگیان بکات. بەڵام هەرچێکی کردووە و دەیکات ئەم دەنگانە کەس نابن. دەنگی هاوار بۆ ژیان و دادپەروەری بەهێزتر دەبێ. ئەوەی ڕاستی بێ ئەم سیستمە لە ژنانی یاخی لە بێمافی زیاتر لە هەر هێزێک دەسەرسێت. بۆیە من لام وایە ئەمە نەریمان دەڵێت حکمی ئادامی شەریفە پەیامێکی ڕوونی هەیە. دەسەڵاتێکەکە لە ژنی ناڕازی دەترسێت. دەسەڵاتێکەکە لە ناڕزایەتی و داواکاری دەترسێت. دەسەڵاتێکەکە بنەڕەتەکەی لەسەر ستەم و نابەرابەری دامەزراوە. ئاوا دەسەڵاتێک تەنها بە سیاسەتی تونند و تیژی و کوشتنی سیاسی بەردەوام دەبێت. بەڵێر وەک چۆن ئاماژەمان پێدا لە دەهەی 60دا چەند هەزار گەنجی ئازادی خواست لەلایەن کۆماری ئیسلامیەوە گیران و ئیعدام کران بۆ مەبەستەی کە ئازادی و دادپەروەری خەفە بکات بەڵام غافڵ لەوەی کە نەک هەر بێدەنگ نەبوون بەڵکو بزوتنەوەی ڕزگاری خوازی بە فراوانی یەک لە دوای یەک سەری هەڵدا و تەژی مەرگی خستە جەستەی دەسەڵاتی کۆماری ئیسلامیەوە. ئەو دەیەیە لەکەیەکی ڕەشی لە مێژووی پڕ لە شەرمەزاری کۆماری ئیسلامیدا بەجێش کە ئێستا دوای تێپەڕینی چواردەیە هیچیان لە تاوانبارەکانی ناودەسەڵات تەنانەت ناوێت بەرپرسیارەتیەکەی بە ئەستۆ بگرێت. ئاشکرایە کە ئیعدام کۆتایی پرۆسەیەکی دادگەری عادڵانە نییە، دەستپێکی برینێکی قوڵی کۆمەڵایەتیە کە متمانەی گشتی بە دادپەروەری و یاسا لە ناو دەبات. ئیعدام قەتڵێکی سیاسی مەبەستدارە، پلانگێڕانە بۆ خنکاندنی دەنگی ژنان و پیاوان، دەنگی ئازادی، دەنگی ژیان، دەنگی بەرگری و دەنگی داواکاری. تاوانێکی سیاسیە لە جلی یاسادا. ئیتر کاتیەوە هاتووە کە جەنایەتکارانی کۆماری ئیسلامی بزانن کە بەشی زۆری خەڵکی ئێران هەروەها وەک ڕابردووش ناوی ئازادی خوازانی خۆیان وەک شەریفە و خۆشەویستانی دیکەی بەندکراو لە یاد ناکەن و تاو کاتێ و جەنایەتکارانە بە سزای جەنایەتەکانیان بگێنن درێژە بە خەباتیان دەدەن. بەڵێ ئەم خەڵکە بێدەنگ نابن چونکە بێدەنگی جگە لەوەی کە ڕێخۆشکەری ئەو حکومەت دڕندانەیە لە هەمان کاتدا کۆماری ئیسلامی دۆرتر دەکات. ئێستا ئیتر ڕوونە ئازار و ئەشکەنجە و یادام هیچ نییە جگە لە نیشاندانی ترسی دەسەڵات لە بەرزبوونەوەی دەنگی ناڕزایەتیەکان و جاهاتوویەک کە جێگای تێدا نیە. لە ئێستادا ئیعدام مامرازی حکوومەتێکی تۆقی و شکست خوارد و نە بە پێشەوانەکەی. بۆیە پێویستە دوای داوای هەڵوەشانەوەی یەکجارەکی سزای ئیعدام بە هەر پاساوێکەوە بێت و ئازادکردنی تەواوی زیندانیە سیاسیەکان بەبێ هیچ مەرجێک داواکاریەکی ئینسانی و پێویستێکی سیاسیە کە دەبێ وەک دروشمی سەرتاسەری و لە نێو بزوستنەوە کۆمەڵایەتیەکاندا بەرزکرێتەوە و سەرنجام وەک داواکاریەکی ئینسانی بسەلمێنێ. زۆر سپاس. بڕۆینە سەر هەنامەیەکی تری بەرنامەکەمان کاک هەڵۆ لە مەهابادەوە بۆمانی ناردووە. کاک هەڵۆ نووسیبیەتی دوای کۆتایی شەڕی 12 ڕۆژە تەنانەت پێش ئەوەی جەنگێکی بێدەنگ لە ئێران بەردەوام بووە. تەنانەت ئەگەر دەنگی بمب و موشەکیش نەبیسترێ یان ئاژیری خەتەریش لێ نەدرێ. ڕاستی ئەوەیە کە خەڵکی ئێران زۆر لە مێژە لە شەڕێکی بێدەنگدان. جەنگ بۆ ژیان، بۆ ئازادی، جەنگ لەگەڵ هەژاری، جەنگ لەگەڵ کەم دەرمانی، کەم ئاوی، پیسی هەوا، جەنگ بۆ کارەبای بڕا و گرنگتر لە هەمویان جەنگ لەگەڵ دەرگای سەرکوت. بۆ ئەوەی قسەکانم بسەلمێنم سەرنجتان بۆ قسێکی ئەم دوایە عەباس عێراقچی وەزیری دەرەوەی کۆماری ئیسلامی ڕادەکێشم کە ئەم دۆخە فەرمی دەکات و دەڵێ هەندێک جار جەنگ بە ناچاری ڕوئەدات و دەڵێت دانوستان و دیپلۆماسی ڕێگای کەم خەرج و کەم مەترسین.
بەڵام جاری وایە خەرجیان لە جەنگیش زیاترە. ئەم وتانە واتای ئامادەکردنی بیری گشتین بۆ قبوڵکردنی جەنگ. جەنگێکە چیتر نەک وەک کارەسات بەڵکو وەک چارەسەر و ئەمرازیمانەوەی دەسەڵات دەناسرێت. حکوومەت ئێستا بیر لەوە دەکاتەوە لە ئەگەری ڕووخان کە زۆر دوور نییە ڕەنگە جەنگ بتوانێت کەمێک ئەم ئەگەرە دواخات. ئەو قسەی عێراقچی کە دەڵێت جەنگ دەتوانێت لە دانوستان هەرزانتر بێت قسێکی سادە و هیخۆ نییە بۆ خۆی دەڵێ کە سیاسەتێکی سەرەوەیە. نیشانەیەکە لەوەی کە حکوومەت ئامادەیە گیان و ماڵ و ژیانی خەڵک خەرجی مانەوەی دەسەڵاتی خۆی بکات. ناوی ئەم سیاسەتە هەرچیەک بێت مقاومەت بێت جەنگ بۆ ئێران یا هەر شتێکی تر لە کۆتاییدا نرخەکەی خەڵکی ئێران دەیدات نەک دەسەڵات. بەڵێ هەموو لە بیرمانەکە حکوومەتی ئیسلامی پێشتر ئەگەری جەنگی ڕەت دەکردەوە بەڵام ئێستا لە قازانجەکانی شەڕ قسە دەکات چونکە ئیتر هیچ ئامرازێک بۆ دانوستان نەماوەتەوە. بەرجەم مردووە گەمارۆکان بەردەوامن. ئەمریکا ئامادە نییە لەسەر پرۆگرامی موشەکی و پیتانی ئۆرانیۆم دانوستان بکات و هەر دوێنێکەش باز لە فعالکردنەوەی مکانیزمی ماشە کراوە. ئەوەش دەزانن کە میکانیزمی ماشە بێگومان لە داهاتوێکی نزیکدا وەک باسکرات چالاک دەبێتەوە کەوابوو کۆماری ئیسلامی نەکارتی برنەوەی بەدەستەوە وەنا ئیمکانێک بۆ سازان مەگەر بە تەواوی تەسلیم بێ و ئەوەشی جاکامێکی نابێت جگەل لە ڕووخانی ئەو ڕژیمە. لاوە دۆخێکدا تەنها ئامرازی بۆمانەوەی قەیران پێکێنان و شەڕ. بەڵام ئەم شەڕە شەڕی کێیە؟ بە سوودی کێ تاوا دەبێت؟ بۆ ئەوانەی لە پەناگای پارێزراودان یا بۆ ئەو خەڵکەی کە تەنانەت نازانن لە کاتی بیستنی ئاژیری خەتەردا لە کاتی شەڕدا بێت پەنا بۆ کوێ ببن. بڵێ ئەزمموی جەنگی 12 ڕۆژە دەری خستکە کۆماری ئیسلامی تەنانەت لە بەرگریکردن لە خۆی بەرامبەر بە یەک هێرشی سنوورداریش ناتەوانە. نا بەرگری ئاسمانی کاریگەری هەیە و نا پەناگای بۆ خەڵک. ڕاستی ئەوەیەکە لە دۆخی جەنگێکی دیکەدا خەڵکی ئێران جارێکی دیکە بەرامبەر بە هەڕەشەی ڕاستەقینەی سەربازی بەڕاستی تەنها و بێبەرگری دەمێنەوە. ئەو شەڕێک کە کۆماری ئیسلامی باسی دەکات شەڕێکی نایەکسانە کە یەکەم و دوایین قوربانیەکانی خەڵک دەبن. خەڵکێکە هیچ ڕۆڵێکیان لە بڕیاردان نییە بەڵام دەربێ نرخی قورسی شەڕ بدەن. عراقچی بەڕوونی دەڵێت وەزارەتی دەرەوە تەنها جێبەجێکەرە و بڕیارەکان لە شوێنێکی دیکەوە وەردەگرین. بە واتاکی دیکە تەنانەت ئەویشدان بەوەدا دەنێت کە بڕیار بۆ جەنگ لەسەرەوە دێت لە ڕابەری. پرسیارە بنەڕەتیەکە ئەوەیە کاتێک هیچ دەسەڵاتێک بۆ خەڵک لە سیاسەتی دەرەوە نییە بۆچی هەمیشە دەبێت خەرجی سیاسەتە دەرەکیەکان لە گیرفانی خەڵکەوە بدرێت. جەنگ بۆ سیستم نعمەتێکی کاتیە ڕەنگە چەند مانگێک ڕووخاندووە بخات و دەرفەتێک بۆ سەرکوتی ناوخۆی دروست بکات بەڵام بۆ خەڵک جەنگ نە نیعمەتە نە ڕزگاری بەڵکو وێرانیە مردنە ڕووخانی وردە وردەیە. وەڵی حەقیقەت ئەوەیە کە ئێران لەم ساتشدا کە ئێستا مەقساکەین لە دۆخی شەڕدا بەسەربات شەڕێکی بێدەنگ کە نیشانەکانی لە هەژاری گەمارۆ داڕوخانی بنەماسەرەکیەکانی ژیان و ناسەخامگیری ئاشکرا. زیادکردنی شەڕی سەربازی بۆ ئەم دۆخە هیچی جگە لە قوڵکردنەوەی ڕووخان و خێراکردنی لە ناوچوونی کۆمەڵایەتی و ئابووری نابێت. بۆیە خەڵکی ئێران دژی شەڕن و بە پێچەوانەیەم بیرۆکە کە شەڕ ڕووخانی کۆماری ئیسلامی خێراتر دەکات کۆتایی بە شەڕی دەرەکی و بێزکردنی شەڕی ناوخۆی خۆیان لە دژی کۆماری ئیسلامی بۆ ژن بۆ ژیان بۆ ئازادی هاوار دەکات. آخر زمان بغشككم البراوي وتبات بوخو نازنير من دل دايا وبلايو اشيا من زيك جري وكيد تشايدي نايو دلنا بقصر زيرين تركات بلايو
وەختێکی ئەزی خەم بووم میوەندا بووم بە یاران سەرکانێ خەیاڵێ خوێن سێوی هێل بەردیواران تشتیە بینێ مندی خەیالەکە دنیا وەکە خوێناویەکێ بفورە لە هەمانە وەختێکی ئەزی خەم بووم ڕادزام لەسەر عەوران دڵخواست بەڕێکەوە گران بوون دەستێن باڵان پشتی ساڵان مندی هێ خەمم وەک زاڕۆکان هیژی دێشە دلێ من گوتنێن نەجامێران آخر زمان راستی دی راستنایه و بختوی قلام تخت دنگلیش خوزایه پیشام نقشک جباد تاوین فضایه این خامم بتایسم ای دل وره بهواره شرگوتنک راست رو چه بویا هزار نیار ممو بده پیدل بهمه دخواه نزانان دست بده دل تنک روی خواه بده چیان بگر الخولان خواه گوتنی مکه ارزان شرگوتنک راست را چی بویا هزار نیار ممو بده پیدل گهنه دخواه نزانان دست بده دل تنک روی خواه بده چیان بگر الخولان خواه گوتنی مکه ارزان کاک فەریدون لە نووسراوەیەکدا دەڵێ حکوومەت دەتوانێت لە زاهێرزا دیار بێ وەزارەتخانەکان هێزی سەربازی و ئەمنیەکان ئاڵا و سرودی نیشتمانی بەڵام حکومڕانی بە واتای تۆڕی یەکگرتووی بڕیاردان سیاسەتدانان بەڕێوەبردنی سەرچاوەکان و دابینکردنی ژیانی گشتی چەندین ساڵ پێش ئێستا لە ئێران مردووە بە واتایکی تر ئەمڕۆ لە ئێراندا کۆماری ئیسلامی هەموو شتێکە جگە لە حکومڕانی دەسەڵاتی هەیە بەڵام بەرپرسیارەتی نا مانەوەی خۆی بەڕێوە دەبات بەڵام وڵات نا ئاسایشی خۆی دەپارێزێت بەڵام ئاسایشی خەڵک نا لە ئەوە بارودۆخێکدایەکە هێزە سەربازیەکان بۆ خەڵک دەبنە هێزی سەرکوت وەزیرەکان دەبنە خزمەتکاری دەسەڵاتی گەندەڵ و بێسوود ئاڵا و سرودی نیشتمانی دەبێتە نیشانی سوکایەتی لە کۆتاییشدا بە ئاسانی خەڵکی ئێران لە کۆماری ئیسلامی جیا دەبێتەوە و خەڵک و سیستەم دوو ڕێگای جیاواز لە تێپەڕینی کاتیدا بەسەر دەبن کاتێک حکوومەت لەوەی زیاتر چارەسەر پێشکەش بکات خەریکی بەڕێوەبردنی مانەوەی خۆیەتی و لە ئاست ژیان و مافی خەڵکدا خۆی بە بەرپرس نازانێ بەڕاستی لە بواری حکومڕانیەوە دەرچووە. بەڵێ لە پێکاتەی ئەمڕۆی کۆماری ئیسلامیدا چیتر نیشانەیەک لەو ئەرکە کلاسیکە نەماوە کە تەنانەت کۆمەڵناسە محافزەکارەکان لەسەری جەختیان کردوێتەوە واتە دروستکردنی نەزم دڵنیاکردنەوە لە سەقامگیری و پاڵپشتیکردنی گەشەی وردەوردەی کۆمەلگا حکوومەت لە جیاتیەوەی کە ناوەندێک بێت لە نێوان بەرژەوەندی گشتی و بڕیاردانە جێبەجێکراوەکاندا تەنها نگەرانی ئەو پرۆسانەیە کە لە دەسەڵات تێپەڕێون و لە ناوەڕۆکی کۆمەلگادا شکڵیان گرتووە ئەرکی خۆی داناوە کە بەریان پێ بگرێ وەرنەهێڵێ ئاڵتەرناتیڤی دەسەڵات و حکومڕانی لە ناوخۆی کۆمەلگادا سەر هەڵبدات هەموو ئەو تونند و تیژیە کە دژ بە خەڵک بەڕێوەی ئەبات بۆ ئەم مەبەستەیە و بۆ ئەم ترس و نیگەرانیە لاوە دۆخێکدا سیاسەتدانان نەک تەنها ناکارامە بەڵکو لە ئەساسدا بێپەیوەندی بە ژیانی ڕاستەقینەی خەڵکەوە بێپەیوەندی دەبێت و پەیوەندی بەو گوزەران و ژیانی خەڵکەوە نامێنێت یاسادانانێک نیشانەی نەزم بەڵکو ئامرازی کۆنتترۆل و هەڕەشەیە دەسەڵاتی سیاسی کە بڕواڵەت هەیە نەک چاوەدێری بەرهەمهێنانی هێزی دروستکەری کۆمەلگا بەڵکو پارێزەری
تایبەتمەندی گروپێکی ناو حکوومەتە. لەم وەزعدا ئامادەبوونی هێزێکی ئیسلاحخوازی ناو سیستم بە داڕەشنی بەیاننامەیەک یارمەتی دەسەڵاتی کۆماری ئیسلامی بۆ هاتنە دەرەوە لە قەیران نادات و تەنانەت لە چاوی کۆمەڵگاشدا کەم و کۆڕیەکان بێدەرەتانی دەسەڵات لە پێشووتر زیاتر ئاشکرا دەکات. ڕەنگە لە دەستدانی یاریە سپی و ڕەشەکان یان هەمان تەوابوونی ماجرا ئەم پەیامەی لەلایەن خەڵکەوە بۆ دەسەڵات نردووەکە سەرفنەزەر لەوەی دەسەڵات خۆی لە نەبیستن یان لە خەودابێ خەڵک چیتر باوەڕ بە یاریەکان ناکەن. کەوابوو کاتێک حکوومەت چیتر کارێکی نییە جگە لە بەردەوامی خۆی، خەڵکیش بۆ بەردەوامی ژیانیان ڕوو دەکەنە سازدانی تۆڕی کۆمەڵایەتی و بەم جۆرە لە حکوومەت جیا دەبنەوە. کاک فریدون دەڵێ با ڕوونتر باسی بکەم. ئێمە ڕووبەڕووی حکوومەتێک بووینەتەوەکە لە زاهردا ئامادەیە، بەڵام لە مانەی ڕاستەقینە غایبە. حکوومەتێک کە وەک داگیرکە تەنها بۆ پاراستنی دەسەڵاتی خۆی کار دەکات بەبێ ئەوەی هیچ بەرپرسیارەتێک بۆ بەڕێوەبردننی کۆمەلگا یان دروستکردنی داهاتوو لە ئەستۆ بگرێت لە نەبوونی حکومڕانی کاریگەردا کۆمەلگا ئێران بە تەدریج مەکانیزمی سربەخۆ لە پێکاتە فەرمیەکە بۆ بەڕێوەبردننی کارەکانی خۆی دروست دەکات. ئەمە کاردانەوەیەکی سروشتیە و لە مێژووی هاوچەرخیشدا نمونونەکانی زۆرن. ئاخر ژیان ڕناوەستێ دەبێ بەردەوام بێ. ئەگەر حکوومەت ناتوانێت دیارە خەڵک بۆ ئیدامەی ژیانی خۆیان دەست بەکار دەبن، ئەم پرۆسەیەکە کردارێکی وەڵامدانەوەیە لە قوڵایی خۆیدا نیشانەیەکە لە تێپەڕین لە حکوومەتی فەرمی و شکڵگرتنی ژینگەیەکی هاوسەری بە. وڵا کاک فریدون هەروەها دەڵێ خەڵک نەک بە پشت بەسن بە دامەزراوە حکوومیەکان بەڵکو بە دروستکردنی تۆڕە کۆمەڵایەتیەکان بڕیاردانی کۆمەڵایەتی وە کردارە ناوخۆی و تاکە کەسیەکان ئەو بۆ شایانەیان پڕ کردوێتەوە کە لە ڕوخانی پێکاتی حکومڕانیەوە دروست بوون. ئەم سیستەمە هەرچەندە گشتگیر نەبووەوە بە فەرمی ناناچێ، بەڵام بە شێوەیەکی بەرچاو کاراتر لە دامەزراوە فەرمیەکان کار دەکەن. کاتێک لە ڕووداوە سروشتیەکان یان ئاگرکەوتنەوەکان ویان هەر ڕووداوێکی کۆمەڵایەتیدا دەستگا حکوومەتیەکان ناکارەمە دەردەکەون، خەڵک دەست بەکار دەبن و خێرا لە تۆڕێکی بەرینی کۆمەڵایەتیدا ئەرکی خۆیان بەڕێوە بن و خۆیان ڕێگەخەن. ئەلبەت بەهۆی سانسۆری توندی میدیا سەربەخۆکانەوە پەیوەندی فەرمی واشکرا لەگەڵ ئەم تۆڕە خۆدروستکراوە کۆمەڵایەتیانەدا بوونی نییە. هەرچەندە ئەم کەمیەش دەتوانێت مەترسی دروستکات، بەڵام بۆ خەڵک ئەم مەترسیانە بەڕوونی کەمتر لە بێدەسەڵاتی دەستگا حکوومەتیەکان لە ئاستی ژیانی کۆمەڵایەتی نییە. کەوابوو لە هەر شوێک حکوومەت لە ئەرکە ڕاستەقینەکانی خۆی لایدا بێ کۆمەلگا بۆ مانەوەی سیستمی خۆی دروست دەکات. هەروەک باس کرا ئەم سیستم هەرچەندە ئازاد نییە، بەڵام لە حکوومەتی ناکارە ئازادترە. بڵێ کەوابوو دەتوانین بڵین لە ئێرانی ئەمڕۆدا حکومڕانی ڕاستەقینە نەک لە ناوەندی دەسەڵاتدا بەڵکو لە چینە خواروەکانی کۆمەلگا و دەرەوەی چوارچەوەی بڕیاردانی فەرمیدا بەڕێوە دەچێت. کۆماری ئیسلامی لە جیاتی ئەوەی قەیرانی داڕمانی ئابووری قەیرانی لە بنەهاتووی کۆمەڵایەتی چارەسەر بکات، تەواوی وزەی خۆی خەرجی مانەوەی خۆی کردووە. ئەنجامەکەی دەبێت ئەوەی کە بەڕاستی کێشەی سەرەکی وڵات خودی حکوومەتە. ئێرانی ڕاستەقینە لە ژێرپێستی ئێرانی فەرمیدا بە ناوی کۆماری ئیسلامی ئێرانەوە بەڕێوە دەچێت. خەڵکی ئێران بەبێ ئەوەی ناوی بزانن خەریکی جێبەجێکردنی یاسایکن کە ژیان لە دەستڕاگەی حکوومەت دەربێنن. لە ڕووناکی ئەم تێڕوانینەدا دەتوانرێت لە بەرگری ئەمڕۆی خەڵکی ئێران تێبگەین، نەک تەنیا لە قاڵبی دروشم بەڵکو لە بەردەوامی ژیانێکی سربەخۆ و لە هەوڵدان بۆ دووبارە دروستکردنەوەی بەهاکانی کۆمەڵایەتی و ئەخلاقی دوور لە دەستێوەردانی حکوومەتێک کە چیتر کارێکی نییە جگە لە سەرکوتی ئەم هەوڵ و تەقالایە. هەرچەندە قەیرانە ئابووریەکان و جیاوازی کۆمەڵایەتیەکان بنەمای زیانە قوڵەکان بوون، لەوانە توندبوونەوەی تاوانی و توندوتیژی، بەڵام ئەمە تەنها بەشێکی ڕاستیەکەیە. بەشێکی گرنگتر ئەوەیەکە هەوڵ بۆ سندنەوەی ژیان بەردەوامە. کۆماری ئیسلامی هەوڵ دەدات ڕێگر بێت لە بینینی وێنەیەکی تەواوتری کۆمەلگایەکە بە پێشبەستن بەخۆی خەریکی دووبارە دروستکردنەوەی ئاسایش، نیزام و پەیوەندیە مرۆڤایەتیەکانە. بڵێ چاوان کاتێک حکوومەت لە ڕۆڵی پاسەوانی نظامدا شکست بخوات، ئەوە کۆمەلگا ئەگەر هێشتا پاشماوەیەک لە عەقلانیەت و فەزلیەت تێدا مابێتەوە بەرپرسیارەتێک دەگرێتە دەست و ئێرانی ئەمڕۆ هەرچەندە ماندوو و برینداریش بێت، بەڵام لە هەمان ئەم پاشماوە فەزیلەتە سەرمایەکی بۆ دەستپێکی دیسان دروست کردوێتەوە. کۆماری ئیسلامی ڕەنگە هێشتا سەرچاوەکانی وڵات دامەزراوە کاریگەریەکان و ئامرازی سەرکوتی لە دەستدا بێت، بەڵام چیتر حکومڕانی ناکات. جیاوازی پێکاتەیی لە نێوان خەڵک و دەسەڵاتدا گەیشتۆتە شوێنە کە تەنانەت بەردەوامی ئەم پێکاتەیەش کاریگەریەکی لەسەر ڕێڕەوی ڕاستەقینەی کۆمەلگانیە. کاتێک حکوومەت هەموو شت بێت و هیچ شت نەبێت،
ئەو کاتە خەڵک خۆیان هەموو شت دەبن. ئێرانی ئەمڕۆ نمونەی تەواوی ئەم ڕستەیە، حکوومەتێک کە هەموو شتێکە جگەل لە حکومڕان و کۆمەلگایە کە ڕێڕەوی خۆی بەبێ ئەو دروست دەکات و درێژەی پێدەدات.
چنداگو تشکاگو بۆ سرمایە هەروایە 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 هەروایە. تا لە بەرنامەیەکی تری بەرنامەکەمان هاوڕێی گەلاوێژ بۆمانی ناردووە لە نووسراوەیەکدا دەڵێ لە کۆمەڵگای مێرد سالاردا لەشی ژن لەژێر کاریگەری ئاین نەریت نایەکسانی ڕەگەزی و تەنانەت بەشێک لە هۆکارە ئابوووریەکاندایە و ئەمەش خۆی دەبێتە هۆی سوءئیستفادەکردن لە لەشی ژن و بە کاڵا سیرکردنی ژن. هاوڕێی گەلاوێژ دەڵێ گەرەک مام باسی کێشە باکرەبوونی کچان بکەم کە چۆن شەخصیەت و کەرامەتی ژنان لە ژێر سایەی کۆن و دواکۆتوودا پێشێر دەکرێت. ئەم بابەتە لە زۆرێک لە خێزانەکاندا بووەتە جۆرێک لە کنترۆلکردنی کۆمەڵایەتی کە ئەڵبەت پەیوەندی بە چینێکی تایبەتی کۆمەڵگایشەوە نییە. سیر ئەوەیەکە هەرچەندە هەندێک لە خێزانەکان داوای پشکنینی باکرەبوونی کچەکە پێش هاوسەرگیری دەکەن، بەڵام پشکنینی تەندروستی سەکسی کوڕەکە پێش هاوسەرگیری باز ناکرێت. بە گوێرەی راپۆرتی گروپی ڕاگەیاندنی ڕۆژنامەی شەرق نەستەرەن ئەو خەمەی کە لە ماڵەوە لەگەڵی بووە لەسەر جێگای پشکنینی دکتوری ژنان دەتەقێتەوە. لەرزێک لە تەواوی لەشیدا دەگرێت. دەبێت جلەکەی دابکەنێت و لەسەر جێگاکە درێژ بکێشێت. هەستی شەرمەزاری شەرم و تەنانەت تووڕایی دەکات کە ژمارەیەک لە دەرەوەی دەرگای پشکنین چاوەڕوانی پشتڕاستکردنەوەی کچینی ئەوەن. لە دەرەوەی دەرگای ئەم ژوورە هەمووان چاوەڕوانن تا پزیشک فۆرمی بڕوانامەی تەندروستی واتە ئەو فۆرمەیان پێ بدات. ئەمە نەریتێکی دواکەوتوانەیە کە زۆر جاران پێش مەراسمی هاوسەرگیری کچەکان دەبێت بڕوانامە وەربگرن. نەستەرەن دەڵێ لە خۆم و هەموو ئەو کەسانەی ناچاریان کردوم تا بۆ پشتڕاستکردنەوەی کچێنی لەسەر ئەو جێگایە درێژ بکێشم بێزار بووم. دەڵێ لە لەشم لە ژنبوونم لە هەموو شتێک ڕقم هەڵگرت بووم. لەوە تووڕە بووم کە هاوسەرەکەم لە دوای لە دەرەوەی دەرگای پشکنینی پزیشکی دانیشت بوو تا بڕوانامەکە وەربگرێت. کاتێک بۆ پشکنین لەسەر تەختی دکتوری ژنان ڕاکشەم هەستی سوکایەتی لەگەڵ شەرم و ڕقم ئەزمون کرد. ڕقی لە لەشی ژنانەی خۆم و ئەو ناشاریانەکە وایان لێکردبوو ئەم کارە بکەم. ئاخر بۆ مەگەر من ئینسان نیم کە دەبێ بۆم جۆرە قیمەتم بە باکرەبوون و نەبوون بۆ دیاری بکەن. وڵای هاوڕێ گەلاوێش لە ئیدامەی نامەکەیدا دەنووسێت کە ئەوانە ژنانی گەنجن لە چینە ئابووریە جیاوازەکانەوە کە پێش هاوسەرگیری بە پێی کولتوری خێزانەکە دەبێت بڕگەی بڕوانامەیان وەربگرتە. تەنانەت هەندێکیان لە کاتی تەلاقیشدا ئەم پشکنینەیان ئەنجام داوە و وەک ناچاری یاسایی بە حسابی دەهێنن یاسایەکە لە کولتوری کۆنی پیاوسالاریەوە دێت و بە تەواوی دژی کەرامەتی ژنە. بەداخەوە دابوونەریت و ئەو کۆنەپەرستی ئەوە نیشان دەدەن کە هێشتا بە هەبوونی گۆڕانکاریە کولتوریەکانەوە لە ناوەڕۆکی هەندێک خێزانەکاندا ئەمە ڕیشەی هەیە. ئەوەی بەسەر نەستەرەندا هاتووە گێڕانەوەیەک لە ساڵانی دوورەوە نییە، بەڵکو لە ئەم چەند ساڵەی دواییە کە تەنانەت لەم چەند هەفتەی دواییدا لە دڵی شاری گەورەی تارانەوە بۆ هەندێک ژن ڕوویداوە. بە باوەڕی زۆر کەسم تێڕوانینە ژن نەک وەک مرۆڤێکی خاوەن هەست بەڵکو وەک کاڵایەک بۆ پێوانەی ناموسی خێزان سیر دەکات. بابەتێکە لە هەموو لایەنێکدا لە پشکنین نەشتەرگەریەوە و ئاهەنگی پەیوەندی لە هاوسەرگیریدا ناسنامەی مرۆڤی ژن گوێی پێ نادرێت. لەگەڵ ئەوەشدا یاسای فەرمی وڵاتیش کە لەسەر بنەمای پیاوسالاری دامەزراوە کاریگەربوونی ئەم کولتورە ڕزیەوەی زیاد کردووە. بە قسەی پارێزەرێکی دادگستەری هەرچەندە ئەم بڕوانامەیە بۆ ژنان لە سەرچاوە یاسایەکاندا مەرجعیەتی هەیە، بڕوانامەیەک بۆ پیاوان بوونی نییە تا لە ململانێ یاساییەکانی نێوان هاوسەری مەرجعیەتی هەبێت لەوێدا. بەڵێ ئەم پارێزەرە ڕوونکردنەوە دەدات کە لە زۆرێک لە دۆخەکاندا خێزانی کچەکە خۆیان بۆ پشکنین پێش هاوسەرگیری هەنگاو دەرێن یان پێشنیارەکە دەخەنە ڕوو. ئەوەش بەم هۆیەوە کە بە خێزانی کوڕەکە بڵێن ئێمە کچەکە وە کاڵایەک بە تەندروستی بە دەستەواژێ دەست لێ نەدرا و پێتان دەدەین تا پاشان ئەدعایەک تیادا نەبێت. دروست وەک فرۆشتنی کاڵایەک کە کڕیەر دوایی کێشە دروست نەکات بۆی. بۆیە بەپێ ئەزمون هەنگاونان بۆ پشکنین لەلایەن خێزانی کچەکەەوە بە زۆری بە واتایەن یەکەم متمانە بە کچەکەی خۆیان نەبێت، بەڵکو بۆ ئەگەری خستنە ڕووی ئەو ئیدعایانەکە دواتر باسی دەکرێت ئەوانیش ملکەچی ئەم کەلتورە ڕزیوە بوون.
لە حاڵێکدا کە هەروەک باست کرد تالب بابەتێک لەم جۆرە لەبارەی پیاوانەوە بوونی نییە. زۆرێک ئەو ژنانێک کە ئەزمموی پشکنینی پەردەی کچێنییان هەیە لەسەری ناچاریەوە و ببورن بە فشاری دەرونی ئەم کارەیان ئەنجامداوە. لەگەڵ ئەوەشدا پێناسەی لە شیژن لە کۆمەلگادا نواتە لە کۆمەلگا جیاوازەکاندا دەتوانێت نیشانەی جۆری تێڕوانینی ئەو کەلتورە بێت بابەتێکە لەوەی زیاتر لەش بابەتێکی زیندەوەری بێت لەژێر کاریگەری کۆلتوریە. بە درێژایی مێژوو لە کۆمەلگا جۆرەجۆرەکاندا هەمیشە لەش و باسەکانی دۆروبەری گۆڕانی بەسەردا هاتووە. ئەم گۆڕانکاریانە نیشانەی کەلتوری بوونی لە شیژن لە کۆمەلگاکانە. لە شیژن کاریگەری بووە لە هۆکارە جیاوازەکان وەگاین، نەرید، نایەکسانی ڕەگەزی، مێرج سالاری و هۆکارە ئابوووریەکانی. ئەم هۆکارانە لە زۆرێک لە دۆخەکاندا دەبنە هۆی سوءاستفادەکردن لە شیژن و بەکاڵا سێرکردنی. وەڵێ لە بەشێکی تری نووسراوەکەدا هاوڕێگە لاوێش دەنووسێت کە کێشەی باکرەی لە زۆرێک لە خێزانەکاندا بۆتە جۆرێک لە کۆنتڕۆڵکردنی کۆمەڵایەتی کە پەیوەندی بە چینێکی تایبەتی کۆمەڵایەتیشەوە نییە. پشکنینی کچێنی وەک کێشەیەکی ئاڵۆزی کۆمەڵایەتیە کە بە ئاسانی ناتوانرێت لەبارەیەوە بۆچوون بدرێت یان حکم دەرکرێت مەگەرەوەی کە ڕەگوڕیشەی ئاوا تێڕوانی نێگواتە کولتوری پیاوسالەری بخرێتە ژێر کاریگەری ڕخنەی کۆمەڵایەتیەوە. لە کۆمەلگای ئێراندا ئەلبەت لە هەموو ئەو کۆمەلگایە کە فەرهەنگی پیاوسالاری بەسەری دازاڵە بەهۆی نایەکسانی ڕەگەزیەکانەوە کچبوون یەکسانە لەگەڵ پارێزەری پاکی خێزان کام پاراستنی ناموس پەیوەندی ڕاستەوخۆی لەگەڵ پاراستنی لەشدایە. بەڵام خاڵی ناکۆکی چیرۆکەکە کاتێک خۆی دەردەخات کە نەسلەکان دەگۆڕێت. نەوەی گەنج بەهۆی گۆڕانکاریە کولتوری و کۆمەڵایەتیەکانی کە تیایدا ڕوویداوە ئیتر خۆی پابند بەم کولتورە نازانێەوە پێی وایە خۆی بۆ لەش و پەیوەندیەکانی بڕیار دەدات. هەر جۆرە سەیری ئەم بابەتە بکەین ژن وەک تاکێکی خاوەن هەز لە بەرچاو ناگیردێت. ئەو کەسانی کە ئەزمموی پشکنینیان هەیە لەم ڕاپۆرتەدا بۆ وەسفکردنی بارودۆخی دەرونی خۆیان ئەو شتیان دەربڕیوە. ناسنامەی مرۆڤی ژن گوێی پێ نادێت. لەم پرۆسەیەدا لەشی ژن وەک شوێنێک بۆ پاکی و گڵاوی بۆ سزادان و خەڵات لە بەرچاو دەگیرێت وە ژن بوون یان کچبوون تەنها لەسەر بنەمای ڕەگەز و ناسنامەی پەردەیەک کە ناسە دەکرێت نەک ئینسان بوون. هاوڕێگە لاوێژ لە کۆتایی نووسراوەکەیدا دەڵێ بە پێی قسەکانی هەموو ئەم کشانە کە ئەم ئەزمونەیان بووە خێزان، پزیشکان و هاوسەر بەبێ لە بەرچاوکردنی هەستە ئینسانی وەک ناسنامەی ژن زیانی پێدەگەێنێت کە ئەم زیانە لە کردارە دەروناسیەکان پەیوەندیە تاکە کەسی و کۆمەڵایەتیەکانی کەسەکەدا دەردەکەون. پشکنین یان هەر دەستێوەردانێکی دەرەکی لەسەر لەشی ژنان واتە دەستێژی ڕاستەوخۆ بۆ سەر حەریمی تایبەتی ژنە کە بە زەبری کەلتوری پیاوسالارانە بەڕێوە دەچێت. ئەگەر لە کۆمەلگادا پەروەردەی پێویست و ئاگاهی دروست هەم بۆ خێزانەکان و هەم بۆ گەنجەکان چ کوڕ و چ کچ ئەنجام بدرێت، هیچ کەس و لە کۆتاییشدا هیچ کۆمەلگایەک تووشی قەیرانە ڕەگەزی و جنسی نابێ و ئیتر پەردەی کشینی نابێتە تابوو بۆ پارێزگاری لە شەرەف. بەڵکو ڕۆتێکی یاسایی بەخۆ دەگرێ و پاراستنی حورمەت و کەرامەتی ئینسانی بەرجەستە دەبێتەوە. بەجێم دێڵی نازانم بۆ خۆوتت تۆ خۆشەویستی دڵی من پێشکەشە بە تۆ خۆوتت تۆ خۆشەویستی دڵی من پێشکەشە بە تۆ لەو ڕۆژەوە
نەتوت بەرەو کەمدا دڵی کێ مەنزڵگە و دێتا گەر هەر ئەڕۆی سەفەرت خێ ژین بەبێ تۆ سەختە بوونی بوون باشم زۆر ئاسانە بەس گرانە لێ دەرچوونی نیوەی تەمەنی منت برد لەگەڵ کۆچ و ترپەی پێتا ئێستەش نەتوت بەرەو کەمدا دڵی کێ مەنزڵگە و دێتا گەر هەر ئەڕۆی سەفەرت خێر ژین بەبێ تۆ سەختە بوونی بوون بەڵاشق زۆر ئاسانە بەس گرانە لێ دەرچوونی بەسبایی سەفەرەکەی بەجێم دێڵی نەزانم بۆ خۆوتت تۆ خۆشەویستی دڵی من پێشکەشە بە تۆ خۆوتت تۆ خۆشەویستی دڵی من پێشکەشە بە تۆ کاک سولەیمان لە نووسراوەیەکدا دەڵێ هێشتا لە بیرمان نەکردووە کە لە هەمان سەرەتای کۆماری ئیسلامیە و لە ناوبردنی ئیسرائیل و دژایەتی لەگەڵ ئەمریکا واتە بە تعریفی ئێران شەیتانی گەورە دروشمە سەرەکی و سەرەتایەکانی کۆماری ئیسلامی بوون لە پەیوەندی لەگەڵ سیاسەتی دەرەوەی ئەم ڕژیمەداوە تا ماوەیەک پێش ئێستاش بە تایبەتی لە نوێژە هاینیەکاندا ئەم دروشمانە دووبارە دەکرانەوە. تامی دروشمەکان دەربارەی ئیسرائیل لە ناوبردنی ئیسرائیلیش بوو بەڵام لە پەیوەندی لەگەڵ ئەمریکا تەنها سنووردار بوو بە جنێ و مەرگ بۆ ئەمریکا. بەڵام ئەگەر سەرنج بە باسەکانی ناو ڕژیم و ئەو جنێوانەی ئەم ڕۆژانە لەلایەن بەرەی تۆندڕەوی ناوبازنەی دەسەڵات بە ئیسلاحخوازان و بە تایبەتی گۆڕانکاری خوازان دەریە بڕن سەرنجێکیوانە بدەین گۆڕانێکی بەرچاو لەبارەی بەکارهێنانی ناوی ئیسرائیلەوە دەبیندێت. ئیتر ئاماژەیەک بە لە ناوبردنی ئیسرائیل ناکرێت. ئەم جارە گۆڕاوە و ئەوە ئیسرائیلە کە کەمەری بەسووە بە لە ناوبردنی ئێران. نمونەی ئاشکرایم گۆڕانکاریە لە قسەکانی غەزنەفەری نوێنەری تاران لە مەجلیسی شۆڕای ئیسلامیدا دەردەکەوێت کە بە ئاشکرا لە پەیامێکی تەسویریدا پزیشکیانی وەک عاملی ئیسرائیل بۆ لە ناوبردنی ئێران ناساندوو. کاک سلێمان دەڵێت سەرنجتدا ئیسرائیل لە وڵاتێک کە دەبێت لە ناو بچێ گۆڕاوە بۆ بە ئامرازی هەڕەشە لە ئێران واتە ئەگەر تا دوێنێ شاهیدی مژدەی لە ناوبردنی ئیسرائیل لە کوردخایەندا بووین هەمان ئەو ئیسرائیلێک کە قەرار بوو لە ناوچێت گویا توانیویەتی سەرۆکی کۆماری ئیسلامی بکاتە عاملی لە ناوبردنی ئێران. بێگومان تۆمەتبارکردنی کەسانی دیکە بە هاوکاری لەگەڵ ئیسرائیل بەم یەک مەورەدا سنووردار نی. کاک سولەیمان هەروەها دەڵێ بەرەی تۆندڕە و دوای بڵاوبنەوەی بەرنامەی بەرەی ئیسلاحخوازان کە ئەویش بۆ خۆی جێگای قسەیە شمشێریان کێشاوە و هەر یەکەیان بە شێواز و شێوەی جیاواز دەستی ئیسرائیل لە ڕاگەیاندنەکاندا دەبینن. ئەم تێڕوانینە لەو تفی سەرە و ژوورە دەچێت کە لە کۆتاییدا ڕووی خودی کەسەکە تەردەکات. پێشتر حکوومەت بە پارە و سەرمای ئەم وڵاتە هێزی نیابەتی لە دەوروبەری ئیسرائیلدانە و موشەکەکانی لەگەڵ دروشمی ئیسرائیل دەبێت لە ناوچێت تەنانەت بە زمانی عیبریش تا نزیک سنوورەکانی ئیسرائیل فڕینیان پێکردن بەڵام لە ماوەیەکی کووردا هەموو شتێک گۆڕا تا ئەو جێگا جگە لە سەر و کۆمار بەڕێ ئیسلاحخوازانی ناوحکوومەتیش بەدەستی هەمان ئیسرائیل دەبێتە ئامرازی لە ناوبردنی ئێران. آخر پەستی و زەلیل بوون شاخ و کلکی نییە. ئەو سەهیۆنیستەی ئیدعای لە ناوبردنیان هەبوو ئێستا دەبێتە هێزێکی تواناکە دەتوانێت بەڕێ ئیسلاحخوازی لە نێو حکوومەتدا ئەملا ئۆلا پێ بکات. ئەمە مانای بەتاڵی جانتایە، مانای بێ منتقیە، مانای هەژاری بێسنووری سیاسیە، مانای داڕمانە. بۆیە زۆریان بە شەریفە محەممەدی دەشکێ بە بەهایەکان کە لە ماڵ و ژیان کەوتون یان ئەفغانستانیەکان. ببورن بەڵام دەبێ بڵێم هەی قوڕ بەسەرتان کۆماری ئیسلامی بۆ عاقیبەتێک کە هێناوتەتەوە. کاتێک ڕژیم ڕەق دەچێنێ ئەنجامەکەی تووڕایی درۆ دەکات. پێویست نییە ئیسرائیل هەنگاو بۆ زاڵکردنی ناڕزایەتی گۆڕانکاری و گۆڕانخواز لە بەرامبەر ڕژیمدا بنێت. ئەمانە هەموو بەرەی ئەو هەنگاوە هێواشن بەڵام بەهێزانن کە کۆمەڵگای سیاسی و مەدەنی ناخۆی وڵات بەرەو گۆڕانکاری هەڵدەگرن.
ay belenceyen dubuwa fi wewa ay belenceyen dubuwa fi wewa bi bashmanekey خاص يا وليدي لو دمولي wewa bi bashmanekey خاص يا وليدي لو دمولي wewa بردان سیامی ساجی سیامی بردان سیامی ساجی من کی کشتناو من کی کشتناو کناتی حاجی کناتی حاجی بهزاد لە سەردەشتەوە لە نووسراوەیەکدا دەڵێ بڕینی بەردەوامی کارەبا چیتر تەنها کێشەیەکی تەکنیکی نییە. ئەم ڕۆژانە لەگەڵ ئەم دیاردەیە نەتەنیا ماڵ و دووکارەکان تاریک دەبن، بەڵکو بەشە گرنگەکانی پەیوەندی وڵاتیش لە تاوەری دەکەڵەکانی تەلەفۆنی دەستی، پەیامک و ئینتەرنێت بە نەبوونی کارەبا و لاوازی پشتگیری چەندین سەعات دەپشڕێ و ملیۆنان کەس لە پەیوەندە سەرەتاییەکان بێبەش دەبن. بە ڕاپۆرتی ڕوویداد 24 ئەمە لە کاتێکدایە کە خەڵک ماوەیەکە بەهۆی فشارە ئابوووریەکان و نیگەرانی لە داهاتوو لە ژێربارێکی قورسی کێشەکانی ژیانی ڕۆژانەدان. ئێستا لە تەنیژ نیگەرانی بچووکردنەوەی سفرەکانیاندان دەبێت نیگەرانی بڕینی کارەباش ئاو ئینتەرنێتیش تاقەت بهێنن. بڕینی کارەبا و ئینتەرنێت لە کاتێکدا ڕوودەدات کە خەڵک لەگەڵ نیگەرانیەکانی دیکەشدا شەڕ دەکەن. سێبەری هەڕەشەی سیاسی و نێودەوڵەتیەکان هەواڵی جەنگ و قەیرانە ناوچەیی و هەموو فشارێکی دەرونی چەند قاتی بۆ سەر کۆمەڵگا ئەم فشارانە هێناوە. وڵە کاکبێزا دەروە دەڵێت کاتێکم بارودۆخە لەگەڵ کێشە ناوخۆیەکان وەک گرانی بێکاری و ئێستا قەیرانە بەردەوامەکان لە ئاو و بەرق و ئینتەرنێت دایەک دەگرێتەوە ئەنجامەکە هیچ نییە بێژگە لە داڕمانی دەسەڵاتی سیاسی و زۆربوونی ناڕەزایەتی جەماوەری. کێشەکانی بژێوی بە تەنها توانی زۆرێک لە خێزانەکانی لەخۆ بگرێت وە کە لە گەماروی هاویندا نە ئاویان هەیە نە بەڕقیان هەیە و نە ئینتەرنێت بۆ سادەترین پەیوەندەکانی ڕۆژانەیان. بێگومانم دۆخە ناتوانێت بەردەوام بێت چونکە ناڕەزایەتیە بچووک و بڵاوەکان زوویا درەنگ دەبنا شەپۆلێکی گەورەی کۆمەڵایەتی بۆ تێپەڕبوون لەم بارودۆخە. کۆماری نەکبەتی ئیسلامی نە ڕێگای پاشی هەیە نە ڕێگای پێش. بەڵێ بڕۆینە سەر بابەتێکی تر تالب. یەکێک لە کێشەکانی دنیای ئەمڕۆ ئاساییکردنەوەی تونند و تیژیە. کاک شووان لە نووسراوەیەکدا ئەم بابەتە دەخاتە بەرباس و هەوڵەدات بڵێ چۆن تونند و تیژی خەریکە ئاسایی دەکرێتەوە تا نەزمی هەبوو سیر و سەمەر بە نەزەر نەگات و شتێکی سروشتی بنوێنێ. ئێستا هۆی لێ هاتووە کە جەنگ و مردن و کاولکاری لە ناوچە جیاجیەکانی جیهاندا ڕوو ئەدات، کەس داناچڵەکێ ئیتر کوشتاری خەڵکی بێدەفاع و برسێتیدان بە خەڵک لە شاشەی تەلەڤیزیۆنەکانەوە بە بێشەرمی بڵاو دەکرێتەوە و ئەمانە هەمووی بە جێگای خۆی. لە ئێراندا ساڵانێکە کە تەواڕۆم زۆرتر لە 40% ئاسایی بۆتەوە واتامە. جالب ئەوەیە کە هەندێک لە ڕۆشنبیران و ئابووری ناسان لە لێدوانەکانیاندا باس لە تەواڕۆم لە تەواوی جیهاندا لەوانەش ئێران دەکەن، وەک ئەوەی شتێکی ئاساییە، وەک ئەوەی کە یەک لە سەرسێ دانیشتوانی ئێران لە ژێر هێڵی هەژاریدا و یەک لە سەرسێ دیکە لە حاڵەتی کەوتنە ژێر هێڵی هەژاریدان. دەڵێن ئاساییە، چۆن بە قسەی ئەوان ئەم حاڵەتە لە تەواوی جیهاندا بەدی دەکرێت و گۆیا کارێکی ئاسایی و متعارفە. بەڵام ئەم تونند و تیژیابووریە ئەگەر تەنانەت لە شێوەکانی تریژ ئاسایی بێت ڕەنگە بتوانێت چارەسەرێکی متعارفی لە ناو پێکاتەی سیاسیابووری بۆ بدەزرێتەوە. بەڵام لێرە کێشەکە ئەوەیە کە پێکاتەی سیاسی و ئابووری لە ئێران متعارف نییە و هیچ چارەسەرێک لە خۆ ناگرێ لە دەسەڵاتی
کە دەسەڵات بخاتە مەترسیەوە. وڵە بە هەمان شێوە چاوانە من ڕۆژێک هەواڵ لەبارەی تونند و تیژی دروست بووەوە لە قەیرانەکانی ئابووری و کۆمەڵایەتی ئێستا ئێرانەوە دەبینین و دەبیستین بەبێ ئەوەی هیچیان کارێکی نائاسایی بناسرێنرێن. گویا هەروە بۆ دەبێ هەروە بێ. سەیرەوەی کە کار گەیشتوتە جێگایەکە یەکێک لە بەرپرسانی تەندروستی وا جەخت لە سەرکەمی واکسن دەکات وەگەوەی باز لە کەشی نیمچە بارانی ڕۆژی داهاتووی کردبێ نەک ئەگەری مردن و نەخۆشی هەزاران منداڵ. کارکردێکی تری ئەم ئاسایی نواندنە هێنانە خوارەوەی ئاستی تەوەخۆ و ئینتزاری خەڵکە لە داواکاریەکانی. کاکشوان دەڵەبات تۆزێ لە توندوتیژی ئابووری بینە دەرەوە باسی توندوتیژی سیاسی بکەین کە ئەویش خەریکە ئاساییەکرێتەوە. بڵێ لە ئێران 15 ساڵ سزای سەخت بۆ 2 پیا و 1 ژن کارێکی متعارفە. کوشتنی ژینا تەنیا لەبەر ئەوەی 2 تاڵمووی بە دەرەوە بوو ئاساییە. کوشتن و کوێرکردنی سەدان کوڕ و گەنجی تر لە دژی حیجاب ئاساییە یان دروستکردنی 90,000 پەروەندە بۆ ئەو کچ و کوڕانەی ئەو کچ و کوڕە گەنجانە کە دژی حیجابی زۆرەملێ بوون بەدیهێ بێت ئاسایی متعارف دابدرێت چۆن یاسایان ژێر پێناوە. یاسای کە بۆ پاراستنی وەزعیەتی ئێستا داڕژراوە. بەڵێ زیندانیکردنی کەسێک کە خەڵاتی ئاشتی نۆبل پێبەخشراوە کارێکی یاساییە. زیندانیکردنی چەند ساڵەی پیاوان و ژنان لە قوتابی، مامۆستا، کرێکار، نووسەر و وەرگێڕەوە هۆنەرمەند بە تاوانی قسەکردن و ناڕزایەتی لە دۆخی ئێستا و توندوتیژی حاکم لەسەر ژیانی ڕۆژانە کردەوەی ئاسایی هەموو ڕۆژێکە. نامەوەی بڵێم هەر ئێران بە تاقوایە. لە ئاستی جیهانیشدا هەموو ڕۆژێک شایەتی یاساییکردنەوەی توندوتیژین لە شوێنە جیاوازەکان. بۆ نمونە هەواڵە ڕۆژانەکانی مێدیاکان باس لە مردنی چەند دەها فلەستینی نیشتەجێ غەزە دەکەن بە تایبەتی منداڵان بەهۆی بردومانی ئیسرائیلیان برسیەتی و نەخۆشی دروست بوو لە گەماروی ئەو ناوچەیە. بۆیە ئەوەی لە غەزە ئاسایی بووە مردنی کۆلایەتیە تەنها بەهۆی نیشتەجێبوون لەوێ. ئایا تا ئێستا هەواڵێک لەبارەی ژیان بژێوی خۆشگوزەرانی و چاکبوونی لە غەزە بیستراوە؟ لە دنیای ئەمڕۆدا ئەمە نەئاساییە. پێشبڕکێ سەرسەخت و جددی لەسەر ئاساییکردنەوەی جەنگ بەڕێوەیە. لە وڵاتە پێشکەوتوەکاندا بە یارمەتی دموکراسی و کۆمەلگای مەدەنی بەهێز کەفەی تەرازوەکە زۆرجار بە سوودی یاساییبوونی ئاشتی خۆشگوزەرانی و مافە سەرەتاییەکان قورس بووە و لە بەرامبەردا لە وڵاتە دووەکۆچوەکان لە حاڵەتی پەرسەندندایە. ئەوەی ئاسایی و متعارفە جەنگ و توندوتیژیە. بۆیە کێشەی بەردەمی بزوستنەوەی ئاشتیخوازی لە وڵاتە دیموکراتیکەکاندا جیاوازی جددی لەگەڵ کێشەکانی چالاکوانانی ئەم بزوستنەوەیە لە وڵاتە دیکتاتۆرەکاندا هەیە. کاری سەختی ئازادیخوازان لە ئێران و وڵاتانی دیکەی بێبەش لە مافی مرۆڤ یان پێشێلکەری ئەو مافە خەبات بۆ ئاشتی لە جیهانێکدایەکە جەنگ و توندوتیژی نایەکسانی و جیاکاریکردن کارێکی متعارف و بەشێکی ژیانی ڕۆژانەیانە. دیارە کارێکی سەختە، بەڵام بە هەمووی سەختبوونیەوە کارێکی ممکنە تا پێشەوانە بکرێتەوە. ئەوەی وا دەبێ ئاسایی بنوێنێ ئەمنیەت ئاسایشی خەڵکە، پاراستنی حورمەت و کەرامەتی ئینسانە. به نام زندگی رها شوی ز طوق بندگی شب سیاه که ما سحر شود تمام تا سیانه ها زبر شود که با جوانه ها صدا شوی من و تو و دگر دوباره ما شوی قسم به خون پاک لاله ها به انقلاب عشق و بوسه ها در این گذار رنج بی امان ز جان ز تن وطن مرا بخوان که با خروش بان به سرخ نام تو جهان به در صد از قیام تو به نام زن به نام زندگی دریده شد
لباس بندگی شب سیاه ما سحر شود تمام تازیانه ها تبر شود که با جوانه ها صدا شویم من و تو و دگر دوباره ما شویم برپاخیز برای زن زندگی آزادی برپاخیز برای زن زندگی آزادی برپاخیز برای زن زندگی آزادی کاگە بوو بکر لە نووسراوەیەکدا دەڵێت کە کەمێک زیاتر لە مانگێک لەمەوە بەر و دوای گورزە کوشندەکانی ئیسرائیل لە حەماس و حیزبوڵڵا و دوجار ڕوخانی بەشار ئەسەد و لە دەستانی سووریەوە گرنگترین ڕێگای گواستنەوەی لۆجستیکی لە پرۆژەی مێحوەری مقاومەتی کۆماری ئیسلامی و قوڵایی استراتیژیک وە گرنگتر لە هەموو ئەوانە کوژرانی ژمارەیەکی بەرچاو لە فەرماندەکانی سوپای پاسداران و زانایانی ئەتۆمی و پرۆفسۆر و دانشمەندەکانیان فەشلبوونی کەرەسەی بەرگری ئاسمانی لە ماوەیەکی کەم لە شەڕی 12 ڕۆژەی نێوان ئێران و ئیسرائیل داڕمان و خاپوربوونی بەرچاوی پێگەکانی پیتاندنی ئۆرانیۆم و ناوەندەکانی وبەرهێنانی بۆمبی ئەتۆمی بە یارمەتی فڕۆکە بۆمب هاوێژەکانی ئامریکایی خۆشاردنەوەی خامنەی و زۆربەی کاربەدەستانی باڵای ڕژیم و دەرنەکەوتنیان بۆ ماوەی زۆرتر لە 1 مانگ دوای ئەگربەستەکەی ئەمریکا هەموو کەس لە یار و نێر لە هەموو ئاستێکی ناوخۆیی ناوچەیی و نێونەتەوەیی لەسەر ئەوە ساغ بوونەوە کە کۆماری ئیسلامی لە لاوااسترین حاڵەتی خۆیدایە بە درێژایی هەموو تەمەنی 47 ساڵی خۆی نیشانەکان و لێکەوتەکانی ئەم شکستە یەک لە دوایەکانەی ڕژیم و پرۆکسیەکانی زۆر ئاشکرا و لە بەرچاوی هەموو چاودێراندا خۆی دەنوێن حیزبوڵڵا دەستی لە گەردەنکەشی و ملهوڕی هەڵگرت بوو و خۆی داوای ئاگربەست لەگەڵ ئیسرائیلی کرد ئامادە بوو بکشێتەوە بۆ پشتی چۆ میلیتانی هاوسەنگی ئەوەندە بە زیانی حیزبوڵڵا و کۆماری ئیسلامی گۆڕدرا بوو و ئێستاش بڕیاری چەکردنی دراوە کە دەبێت چەکەکانی ڕادە سێرتەشی لوبنان بکاتەوە و ببێتە حیزبێکی سیاسی بە دوای جەنگەکەش کاربەدەستانی ڕژیم سلمان دیانکە لە بۆمبارانەکانی ئەمریکادا پێگەکانی وەبەرهێنانی ناوەکی زۆر بە چڕی زیانی گەورەیان بەرکەوتووە ئەو جۆرە سلمانی ڕاستیەکان کە هەڵبەت زۆر چاوەڕوان کراو بوو لە کۆماری ئیسلامی نیشانەیەک بوو لەوەی کە ڕژیم نیگەرانی ئەوەش بوو کە ئەگەر بە پێچەوانەی لێکۆسەکانی بۆمبارانەکان کەمبایەغ نیشان بدەن لەوانەیە ئەمریکا هان بدات کە گڕێکی دیکە لە بۆمباران بۆ سەر ئەو ناوەندانە دەست پێ بکاتەوە بۆیەش بۆ گاڵتەجاری ڕۆژگارێک بێ ڕژیم و ڕۆژگارێکیش بێ ڕژیم و ترامپ قسەیان لەبارەی کاریگەری ئەو بۆمبارانە یەکی دەگرتەوە بەڵێ چاوەن ئێستا دەبینین کە ئاڵگۆڕێک لە وێژمان و ڕیتۆریکی ڕژیم بەدی دەکرێت پێشتر داوای زەمانەتیان دەکرد بۆ دانیشتن لەسەر مێزی دانووسان ئێستا داوای غەرامەت و قەرەبوو دەکەن بۆ ئەو زیانانەی بۆمبارانی فڕۆکەکانی ئەمریکا پێگەیاندون حیزبوڵڵا هەڵوێستەکانی تونتر بووەتەوە بەرامبەر بە پەسەندکراوی مەجلیسی لوبنان کە تیایدا چەک تەنیا بە مافی هێزە سەربازیەکان و ئەمنیەتەکانی دەوڵەت دەزانێت و حیزبوڵڵا بە پێی و پەسەندکراوە دەبێت چەکەکانی ڕادستی دەوڵەت کاتەوە ئێستا پاشگەز بووەتەوە لە دژی ئەو پەسەندکراوە وێستاوە بە دوای سەفەری قائانی بۆ عێراق بەرامبەر بە داواکاری پێشوو بەرامبەر بە هێزەکانی حەشدی شعبی کە بڕیار بوو لەگەڵ سوپای فەرمی عێراق تێکەڵ بنەوە بە شێوەیەک وەک هێزێکی سربەخۆ و جیاواز بوونیان نەبێ ئێستا قسەیەوە هاتووەتە گۆڕێ کە ئەو هێزانە کە زۆریان پەیوەندیەکی زۆر نزیکیان لەگەڵ سوپای قودسی ئێران هەیە و بە ئێستاشەوە لە خۆپێشاندانە چەکدارەکانیان و مەشقی سەربازی وێنەی خومەینی و خامنەی هەڵدەگرن وەک یەکەیەکی جیاواز لە سوپای نیشتمانی و بە بودجە و سیستمی سەرکردایەتی فەرماندەهی تایبەت بە خۆیان ڕاستەوخۆ لەژێر فەرماندەیی سەرۆکوەزیران ڕێک بخرێت بۆیە زۆر ئاشکرایە کەوە نوسخەی عێراقی سوپای پاسدارانی ئینقلابی ئیسلامی لە ئێرانە و بەو شێوەیە بە مەرجێک ئەو پێشنیارە جێبەجێ بکرێت کۆماری ئیسلامی ئێران پێگەیەکی قورس لە کۆمەلگای عێراق بۆ خۆی مسۆگەر دەکات هەر بۆیە هەوڵ ئەوەیە کە ئەم بڕیارە جێبەجێ نەکرێەوە بە تایبەتی هەوڵی ئەمریکایە کاگە بوو وەک لە درێژەی نووسراوەکەیدا دەڵێت کە پرسیاری سەرەکی شرۆڤەکردن و دیاریکردنی هۆکارەکانی ئەو تێهەڵچوونەی سەر لە نوێی کۆماری ئیسلامی کە دێتە گۆڕەمەیە کۆماری ئیسلامی دەزانێت و شیشکستێکی ئابڕوبەرە بووە لە شەڕی 12 ڕۆژەکەی خۆی لەگەڵ ئیسرائیل نوکۆڵیکردن لەو ڕاستیە تەنانەت بۆ شرۆڤەکارانی سربەدەسەڵاتیش دژوار بووە لە ڕۆژانی دوای ئاگربەستەکە بەدەیان لێ کۆڵەر و شرۆڤەکار لەسەر شاشەی میدیاکان لە ئێران ئەو شکستە گەورەیان دەسەلمان هەرچەندە هەڵوێستی کاربەدەستانی باڵای ڕژیم تا ڕادەیەک پاساوهێنانەوە بوو
بۆ ئەو شکستە ئابڕوبەرانەیە. بەڵام دوای ئەوانە کتوپڕ هەڵوێستە فەرمیەکان و بەر لە هەموو کەس لە زمانی خامنەی شکستە گەورە ئابڕوبەرەکە بوو بە سەرکەوتن و شابەیتی لێکدانەوەکانیشیانەوە بوو کە ئیسرائیل و ئەمریکا بۆ ڕوخاندنی ڕژیم هاتبوون بەڵام سەرکەوتوو نەبوون. ئێمە ماوین کەوا بوو لە ئاکامدا ڕژیم سەرکەوتوو بووە و ئیسرائیل و ئەمریکا دۆڕاوی ئەو شەڕە بوون یان ئەوان براوە بوون و کۆماری ئیسلامی شکستیێنا. ڕژیمی کۆماری ئیسلامی ئەوەش کە بڵێن چاوەن تا بێستا لە لێکدانەوە هەڵسەنگاندنی بارودۆخی سیاسی لاسی نێونەتەوەی و ناوچەی زۆر جار تووشی هەڵە بووە، هەم لە هەڵسەنگاندنی تواناییەکانی خۆی و هەم لە پێشبینی کاردانەوەکانی لایانی بەرامبەریشیدا. ئایا ئەم جارەش ئەم هەڵسەنگاندنە هەڵەیانە تووشی کێشەیەکی دیکەی ناکە؟ هەڵە لە لێکدانەوە هەڵسەنگاندنی بارودۆخەکە لە هاوکێشەکان و هاوسەنگیەکانی هێز لە نێوان دەسەڵات و خەڵکیش دەگرێتەوە تایبەتەن گەر مانەوە لە دەسەڵات تەنیا پێوەری شکست ویان سەرکەوتن بێت و پێوانەکانی دیکە وەک ڕادەستکردنی کۆنتترۆلی ئاسمانی وڵاتەکە بە هێزی ئاسمانی وڵاتی هێرشبەر حسابی شکستی بوونەکەی کوشتنی نزیک بە هەموو ئەڵقەی فەرماندەی و کادری باڵاترین زانایانی گەورەترین پرۆژەی دیفاعی کۆماری ئیسلامی بۆ دروستکردنی بۆمبی ناوەکی ئەویش حسابی شکستی بۆ نەکەی تەنیا بەهۆی ئەوە کە ئاڵقەی بەرتەسکی دەسەڵات لە جێگای خۆی ماوەتەوە. ئەگەر بەهۆی لێکدانەوە شۆڤەی هاوکێشەکانی ناوچەی و نێونەتەوی و وابزانی کە لایانی بەرامبەر لێرەدا بە تایبەت ئەمریکا کە جێگەی باز بێت خەیاڵی ڕوخاندنی دەسەڵاتەکەی نییە، ئەنجا یەک مەترسی سەرەکی دەمێنێتەوە واتە هێزی جەماوەری ناڕازی بۆ گیان هاتوو لە ژێر گوشاری بێمافی سیاسی و کۆمەڵایەتی و هەڵکشانی ڕۆژ لەگەڵ ڕۆژی ئاستی هەژاریدا کە جددیترین و گەورەترین مەترسیە بۆ کۆماری ئیسلامی. لە بەشێکی تری ئەم نووسراوەیەدا هاتووە وا دەردەکەوێت کە کۆماری ئیسلامی مەترسی دەستپێکردنەوەی شەڕ لەگەڵ ئیسرائیل و چالاکردنەوەی مەکانیزمی ماشە لەلایەن ئەوروپا ئەگەر بە جددیش وەربگرێ هێشتا پێوانیە ئەو دوو مەترسیە ببێتە هۆی ڕۆخانی ڕژیم. هەرچەند لاوازی دەکا و تووشی کێشەی ئەمنی و بەتایبەت ئابووری دەکا، بەڵام مەترسی و هەڕەشەی گەورە و سەرەکی بۆ مانەوەی ڕژیم لەلایەن خەڵک و جەماوەری ناڕازیەوە دێت. بەڵام بە بڕوای خامنەئی بە پاڵپشتی دەستگای زانیاری و هێزە سەرکوزگەرەکان توانایی و پۆتانسیێلی سەرکوت ماوە. بە بڕوای کاربەدەستانی باڵای ڕژیم ئەگەر توانایی ئەوەیان نییە لە ئاسمانی ئێران بەرامبەر فڕۆکەکانی ئیسرائیل پارێزگاری بکەن، خۆیان ئەوەندە بە بێتوانە بەرامبەر بە خەڵک نازان و دەتوانن هێشتا سەرکوتیان بکەن و بۆ چاوترسێن کردنیشیان بێ لە سێدارەیان بدەن. جگە لەوە خامنەئی و ئەڵقەی سەرەوەی دەسەڵات پەرتەوازایی و ناکارابوونی ئۆپۆزیسیۆنیش دەبین و لانی کەم بەم زوانە هەڕەشێکی گۆرە لەلایەن ئەوانەوە بۆ سەرخۆیان هەست پێ ناکەن. کوردستانیش هەنووکە بە تەنیایە و مەترسی مان و نەمان نییە بۆ سەریان. ئایا ئەوە دەتوانێت سەرچاوی ئەو متمانە بەخۆیە هەرچەند ڕەواڵەتیش بێ کە کۆماری ئیسلامی لە هەڵسوکۆتی لەگەڵ پرسە گرنگەکانی ناوچەیی و نێونەتایی لە خۆی پیشان بدە؟ پرسیارێکی دیکە ئەوەیە ئایا ڕژیم لە هەڵسەنگاندنی توانایی خەڵک بۆ ئاخێزێکی گەورەی دیکە هەڵە ناکە؟ ئایا هیچ کات بیریان لەو حکومە ناسرا و مەشهورە نەکردوێتەوە کە لە سیستمی تۆتالیتردا هەتا 15 خۆلێک پێش ڕووخان هەموو شتێک ئاسایی و نۆرماڵ دێتە پێشچاو و خۆی دەنوێنێ؟
هەبیگیان بەی بۆ ساتێژین لەکوێ فێردەوس لەژێر پێمە کە سەربەست نیم لە ئەخڵوبین لێرە ژن بوون گەلێک سەختە هەبیگیان بەی بۆ ساتێژین لەکوێ فێردەوس لەژێر پێمە کە سەربەست نیم لە ئەقڵوبین منم لالۆ کە پەروەردەم بە دەنگی ساز و گۆرانی ژنی کوردم جلوبەرم شەدە و سەروێن و سۆرانی منم دایکی دیاکۆکان منم مەستوورەکەی زانیم هەزاران ساڵە من مێژوو پەیامم مافی یەکسانی هەزاران ساڵە من مێژوو پەیامم مافی یەکسانی کاک بەهمەن لە سنەوە پرسیاری کردووە کە مەبەستی ئێوە لە ڕووخاندنی شۆڕژگێڕانەی کۆماری ئیسلامی چییە؟ ڕووخاندنی کۆماری ئیسلامی داوای بەشی زۆری خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە ئێرانە. 46 ساڵ دەسەڵاتی کۆماری ئیسلامی جگە لە سەرکوتوو بێمافی هیچ شتێکی تر نەبووە. بۆیە ڕێگایەکی تری بۆ ئەم خەڵکە ستەم دیتووە نەهێشتێتەوە. ڕق و بێزاری لەم دەسەڵاتە گەندەڵ و جەنایەتکارە لەو پەڕی خۆیدا وە ڕۆژ لەگەڵ ڕۆژ پتر ئاوری ئەم ڕق و بێزاریە پەرەدەستێنێت کەوا بوو خواستی ڕووخاندنی کۆماری ئیسلامی لە ناخی کۆمەلگای ئێرانەوە هەڵقڵاوەوە خواستێکی بێگەڕانەوەیە و تەنیا داوای لایەنە سیاسیەکانیش نییە. بەڵام لێرەدا یەک پرسیاری زۆر گرنگ دێتە پێشەوە کە دوای ڕووخانی کۆماری ئیسلامی چی ڕووەدا؟ خەڵکێک کە بیل لە ڕووخاندن دەکەنەوە نابێ بیل لە دوای ڕووخاندنیش نەکەنەوە کە ئاوات وارەزوەکانیان بۆ دابینکردنی ژن ژیان ئازادی چۆن مسۆگەر دەبێ و کامە دەسەڵاتی سیاسی لە ئێران دەتوانێت ئاوات وارەزوەکانیان کە لەم دروشمەدا کۆکراوەتەوە پابەندی بێت. نابێ بیل لەوە نەکەنەوە کە جارێکی تر لە ژێر ناوێکی تر بە شکل و شێوازێکی تر ئاواتەکانیان ژێر پێ نەخرێ. نابێ ئەزمونونەکانی تا ئێستای خۆیان و خەڵکی ناوچەکە کە دژی ستەمکاری و دەسەڵاتی ئیستبداد ڕاپەڕیون لە بەرچاو نەگرن کە حاصلی ڕاپەڕینی خۆیان بووە. زەحمەت و فیداکاریەکانیان چۆتە گیرفانی دەست و تاقمێکی تر کە پاش ماوەیەک هەمان سیستم و مناسباتی ستەمکارانە دامەزراوەتە. لە بیرکردنی ئەم ڕاستیانە بەلا ڕێبردننی ویست و جاخوازی خەڵکە بیرکردنەوە لەم ئەزمونانە ئەم پرسیارە دەخاتە بەرباس کە ئایا خەڵکی ناڕازی و بێزار و وەچەنگ هاتوو لە دەسەڵاتی کۆماری ئیسلامی دوای ڕۆخانی کۆماری ئیسلامی ئیمکانی مەجال وە زەرفەتی ئەوەیان هەیە کە بتوانن دەسەڵاتێک جێگیر بکەن و مانای واقعی بە ئاوات و ئارەزوەکانیان واتە ئازادی و بەرابەری و بەختەوەری لە ژیاندن؟ وەڵام بەم پرسیارە و هەوڵدان بۆ بەهێزکردن و جێگیرکردنی دەسەڵاتێکە دەرەنجامەکەی ئازادی و بەرابەری و بەختەوەری ئینسان بێ سەفی ئێمە بۆ بۆچوونێک کە تەنیا بیر لە ڕووخان دەکات جیا دەکاتەوە. سەفی ئێمە لەگەڵ جەریاناتێک کە ئومێدیان لەسەر دەخاڵەت و هێرش و پەلاماری هێزی دەرەکی هەڵچنیوە جیا دەکاتەوە. بیرکردنەوە لەم قسانە ئێمە بەو قەنەعەتە دەگەیەنێکە هەر ڕووخانێک ڕزگاری بەخش نییە. با بزانین چۆن. ئەمڕۆ لە ئێران تەنانەت شرۆڤەکارانی حکوومەتیش ناتوانن حاشا لە بوونی بزوستنەوەیکی چەپی کۆمەڵایەتی بەهێز بکەن. ئەم ڕۆتە لە بزوستنەوە جۆرە کۆمەڵایەتیەکان و لە گۆڕەپانی سیاسی ئێراندا خۆی نیشان داوە.
بەڵێ ئەم چەپە کۆمەڵایەتیە و ئەو بەشە لە چالاکانی بزوتنەوەی ژنان لە خۆ دەگرێت کە ئاڵای ڕزگاری ژنانیان بەرز کردوێتەوە. ئەو ژنە خەباتکارانەی کە بە بەشداری خۆیان لە پێشەوەی خەباتی مامۆستایان، خانە نوشینکراوان، خوێندکاران، پەرستاران و لە ناو ڕیزی خەباتی کرێکاران و خۆڕاگری بەرین لە بەرامبەر سیاست و یاسای دژی ژن، ئاسۆی ڕزگاری ژن لە ستەم و چەوسانەوە بەرەوڕووی کۆمەلگادا کردویانەتەوە. ئەم ڕەوتە چەپە کۆمەڵایەتیە کە باسمان کرد هەروەها بزوتنەوەی خوێندکاری لە خۆ دەگرێت کە بەرامبەر بە ڕەوتە کۆنەپەرستە ئیسلامیەکان ئاڵای یەکگرتن لەگەڵ بزوتنەوەی کرێکاری و باقی بزوتنەوە پێشڕەوەکانی هەڵکردو. ئەو خانەنشینانەی کە بە گەڵاڵەکردنی ڕادیکاڵی داخوازی ڕەواکانیان یەکشەممە، دووشەممە و سێشەمەکانی ناڕەزایەتیان لە مێژووی خەباتی جەماوەری کرێکار و زەحمەتکێشاندا تۆمار کردووە و لە شەقامەکان لە سەرگەیشتن بە داخوازیەکانیان پێداگری دەکەن. ئەو بەشە لە نووسەران، هەواڵنێران، مامۆستایانی زانکۆ، سینەماکاران و هونەرمەندان لە خۆ دەگرێت کە بەرەنگاری کولتور و سیاست و ئایدۆلۆژیای کۆنەپەرستانەی دەسەڵات بوونەتەوە لە بەرژەوەندی خەڵکی کرێکار و زەحمەتکێش دیفاعیان کرد. ئەم هێزە چەپە کۆمەڵایەتیە لە کوردستان ئاڵای خەبات و تەسلیم نەبوون بەرامبەر ڕژیمی کۆماری ئیسلامی پێداگری لەسەر چارەسەری ڕاستەقینەی کێشەی نەتەوایەتی دەکات بە بەرەنگاربوونەوە لەگەڵ کۆنەپەرستانی ناوچەیی و هاوپشتی لەگەڵ بزوتنەوەی کرێکاری و باقی بزوتنەوە پێشڕەوە کۆمەڵایەتیەکان لە سەرانسەری ئێرانیان بەرز کردوێتەوە. ئەم هێزە چەپ و ڕادیکاڵە ڕۆڵێکی حاشا هەڵنەگری لە ڕێخستنی ناڕەدایەتی و مانگرتنی کرێکاری لە ساڵەکانی ڕابردوودا هەبووە. لە ئاخێزی جەماوەری مانگی بەفرانباری ساڵی 96 و خەزەڵوەری 98دا مۆری خۆی بەسەر ئەم بزوتنەوە سیاسیانەدا کوتا. بزوتنەوە شۆڕژگێڕانەکەی ژینا سەرەڕایی هەڵکشان و داکشانەکانی بە دەور و نەخشنواندنی هەر ئەم چەپە کۆمەڵایەتیە دەستی پێکرد و هەروە ئێستاش لە ئارادایە. ناوەڕۆکی خواست و داخوازی بەشە جۆراجۆرەکانی ئەم چەپە کۆمەڵایەتیە دروشمی ژن، ژیان، ئازادی پەیوەندی داوە. بەڵام هەرچەند لە باسەکەمان دوور دەبینەوە جێگای خۆیەتی باسی ئەوە بکەین کە چالاکی حەزب هێشتا لە ئاستی کۆمەڵایەتیدا پەیوەندیەکی زیندوو ئۆرگانیەکان لەگەڵ بزوتنەوەی کرێکاری و بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی دیکە نییە. بەواتایکی تر هێشتا بزوتنەوەی ناڕزایەتی لە ئاستی کۆمەڵایەتیدا لەگەڵ چەپی متەحەزب و ڕێکخراو پێنەگەیشتون. واقعیەتەکە ئەوەیە کە ئەم حرەکەتانە هێشتا لە بزوتنەوەیکی واحدی سیاسی بۆ ڕووخاندنی شۆڕژگەرانەی کۆماری ئیسلامی تێک هەڵ نەکێشراون. ئەم هێزە چەپە کۆمەڵایەتیە خاوەنی ڕێبەریەکی سیاسی سەرانسەری نییە. هەر بۆیە توێژەکانی خوارەوەی کۆمەلگا هێشتا ئاڵتەرناتیڤێکی بەهێز لە مەیداندا نابینن کە بۆ ڕزگاری خۆیان پێ هیوادار بن. ئەگەرچی نەبوونی ئاڵتەرناتیڤێکی بەهێزی شۆڕژگەرانە لە دەستپێکی بزوستنەوەی شۆڕژگەرانی ئێستادا وەک کەم و کۆڕی نەدەبیندرا، بەڵام لە ئێستادا و لەگەڵ تێپەڕینی زیاتر لە 3 ساڵ لە بزوستنەوە شۆڕژگەرانەکەی ژینا ئەم کەم و کۆڕیە لە هەموو کاتێک زیاتر هەستی پێدەکرێت. هەر بۆیە جەماوەری کۆمەڵانی خەڵکی ئێران نیگەران و وێنەیەکی ڕوونیان لەوە نییە کە بەدیلی ئەم بارودۆخە قەیراناوی و شڵەژاوە دەتوانێت چی بێت. ئەو ڕاستیە کە لە کێشمەکێشی ئاڵتەرناتیڤەکاندا بەشە جۆرەجۆرەکانی ئۆپۆزیسیۆنی بۆرژوازی بە هۆکاری بێگانەبوونیان لەگەڵ خواستی یابووری و ئازادی خوازانەی بزوستنەوەی ناڕزایەتیەکان بەهۆی نامۆبوونیان لەگەڵ داخوازی ژنجیان ئازادی و دژایەتیان لەگەڵ بزوستنەوەی ژینا نفوزێکی بەرچاویان لە ناو جەماوەری ناڕازیدان نییە، بەڵام لە نەبوونی بەشداری بەهێزی ئاڵتەرناتیڤی شۆڕژگەرانە بەهێز بەردەوام ئەو مەترسیە لە ئارادایە کە بزوستنەوەی ناڕزایەتی ببێتە خۆراکی شەپۆلی تەبلیغاتی ناسیۆنالیستی و مەزن خوازانەی هێزە ئۆپۆزیسیۆنەکانی بۆرژوازی لە ئەنگری ڕۆژاوە و هێزیان کەوێتە خزمەت مانەوەی نیزامی چینایەتی و بەدەسەڵات گەیشتنی دیکتاتۆریەتێکی غەیرە دینی. بەڵێ باسێکیش لەوە بکەین کە دێنەوە سەرەتای پرسیارەکە سەبارەت بە پرۆسەی ڕووخاندنی شۆڕژگێڕانەی ڕژیمی ئیسلامی پێویستە جەخت لەسەرەوە بکرێت کە لە بارودۆخی یاسای ئێراندا درێژە و پەرەسەندنی ناڕزایەتی و تێکەڵبوونی خواستی یابووری و خواستی سیاسی و لە درێژەدا بەڕێوەبردنی مانگرتنی گشتی سیاسی کە ماشێنی سەرکوتی ڕژیم زەمینگیر بکات ڕەوتی چاوەڕوانکراوی پێشڕەوی بزوتنەوەی شۆڕژگێڕانەی ئێستا لە پێناو ڕووخاندنی دەسەڵاتەدا. ژنان کە ڕۆڵی پێشەنگیان لە بزوتنەوەی شۆڕژگێڕانەی ئێستادا بینیوە بە بنەمای هەموو بزوتنەوە پێشەوە کۆمەڵایەتیەکان بنەمای هەموو ئەوانە بوون و هێشتا بەشێکی چکۆلە لە هێزی خۆیان هێناوەتە مەیدانی
نەبەردەوە لەگەڵ کۆماری ئیسلامی. پێویستە بە کاری وشیاری دەرانە و ڕێکخراو بەرەی مەزنی ژنانی کرێکار و زەحمەتکێش بێتە مەیدانی نەبەردەوە. ناوەند و ڕێکخراوەکانی خوێندکاری چەپ و ڕادیکالکە لە زانکۆ جۆراجۆرەکانی ئێراندا پێکاتون پێویستە پەیوەندی خۆیان لەگەڵ بەدەنەی بزوتنەوەی خوێندکاری و بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی دیکە بەهێز بکەن و بەڕەخنەگرتن لە سیاست و استراتیژی ئۆپۆزیسیۆنی ڕاست و لیبرالیزمی بورژوایی ئێران ڕۆڵی ڕۆشنگەرانەی خۆیان بەجێبهێن. تۆڕی هلەوانی شۆڕژگەر لە گەڕەکی شارە جۆراژۆرەکانی ئێران و کوردستان پێویستە پەیوەند و پایەی جەماوەری خۆیان پەرە پێ بدەن و بە دەرزوەرگرتن لە ئەزمموی ئاخێزی سەرانسەری مانگی بەفرانباری 96 و خەزەڵوەری 98 و ئاخێزی شۆڕژگەرانەی ژێنا لە بواری تاکتیکیشەوە شێوازی جەماوەریکردنەوەی ناڕزایەتیەکانی شەقام فێر بن. پێویستە فێری ئەوە بنکە چۆن تاکتیکەکانی هێزی سەرکوتی ڕژیم بۆ ڕێگری لە جەماوەریکردنەوەی ناڕزایەتیەکان پوچەڵ بکەینەوە و فێربین کە چۆن ئەو تاکتیکانەی کە ئامانجیان زەربەلێدان لە جەماوەری بوونەوەی ناڕزایەتیەکانە دووری بکەین. بارودۆخی ئێستا لە هەموو نووسەران، هەواڵنێران، مامۆستایانی زانکۆ، سینەماکاران و هۆنەرمەندان کە بەرەنگاری کەلتور، سیاست و ئایدۆلۆژیای چینی دەسەڵات بوونەتەوە و لە بەرژەوەند و خەباتی کرێکاران و زەحمەتکێشان دیفاع دەکەن، داخوازێت کە ڕێکخراوتر لە ڕابردوو هەنگاو هەڵگرن. سازماندانی کلیلی پێشڕەوی بزوستنەوەی شۆڕژگەرانی ئێستا بۆ ڕووخاندنی دەسەڵاتی ئیسلامیە. هەموو ئەمانە ئێمە بۆ ڕووخاندنی شۆڕژگەرانەی کۆماری ئیسلامی ئامادەدەر دەکات و ئەو کات دەزانین دوای ڕووخان چی جێدەگرێ یان لانیکەم ئەوەندە بەهێز دەبین کە کایە بە چارەنووسمان نەکرێت. Spark in an eye, a young heart silenced too soon. Dreams ruined, life taken, and around summer gloom. But my name became a beacon for my nation to rise. Echoes of my story spread in lightning the skies. Whispers of liberation rise, ascending through the air. Children of Kurdistan lead with courage, they declare. Tehran smiles for death alone, in its embrace, peace unknown. Every girl and boy in its grasp folded. From this land, no life shall bloom, only shadow, only gloom. My dear Kurdistan torn apart, yet to find stirs the heart. Daughters led the way for liberation's eternal flame. They try to hide our tears, veil trees in mournful shades, broke waters and heavy chains, strangle roads where silence lays. Sowing discord in distant lands with strength that won't relent. Songs are hushed and dreams are slain, endless mournful lament. Whispers of liberation rise, ascending through the air. Kurdistan take the lead with courage, they declare. Tehran smiles for death alone, in its embrace, peace unknown. Every girl and boy in its grasp folded. From this land, no life shall bloom,
sways, our hearts beat to mournful tune. Sheena, your name a flame beneath the darkened moon. In the echoes of our souls, the light begins to glare. For our legacy we stand, with courage we declare. زۆر بەداخەوە ئاگادارکراینەوە ڕۆژی سێشەممە 4 مانگی خەرمانانی 1404 کاک سەیفۆڵڵا غەفاری خەڵکی یاوایی باشبڵاغ سەر بە شاری سەقز لە تەمەنی 76 ساڵیدا بەهۆی نەخۆشی کۆچی دوای کرد. کاک سەیفۆڵڵا لە ناو هاوڕێیان و خەڵکی ناوچەکە کەسایەتێکی خۆشەویست و جێباوەڕ بوو بەردەوام لە ڕووداوەکانی شاری سەقز هەڵوێستی بوێرانە و ئازایانەی لە خۆی دەرەبڕی. لە بۆنەو مەراسمە جۆرەجۆرەکانە دەردەکەوت و قسەی خۆیە کرد. لە مەراسمی ئەمساڵی نەورۆزیشدا بە بۆنەی خوێندنی شاری قانع لەلایەن دەستگا ئەمنیەکان چەند ڕۆژێک دەست بەسەرکرا. جێگای ئاماژەیە کاک سەیفۆڵڵا برای گیانبەختکردووی ئەنجامی تەشکیلاتی کۆمەڵا کاک خالید غەفاری هەروەها برازەی گیانبەختکردو کاک حامد محەممەدی کادر و پێشمەرگی کۆمەڵە بوو. بەم بۆنە خەمناکەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە و بەرنامەی ئێمە و بینەرانەوە بە تایبەتی پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵە و خزم و کەس و کار و خەڵکی ئاوایی باشبڵاغ و شاری سەقز و ناوچەکە دەکەین بە خۆمان بە شەریکی خەمیان دەزانین. یادی ئازیزیان بەرز و بەڕێز و ڕێگایان ڕێبەر. بینەرانی خۆشەویستی ئێمە و بینەران بەم شێوە گەیشتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆکەمان. زۆر سپاس کە تا بە کۆتایی لەگەڵماندا بوون و سپاس و پێزانین بۆ ئەو نامە جوانانەی کە ناربووتان. ئازیزانی و بینەرانی خۆشەویست هەلەلایەن میشنەوە زۆر سپاستان لێ ئەەکەم کە تاکو ئێستا بینەرمان بوون. چاوەڕێی هەرچێ زیاتری نامە و هێمەیلی ئەوەی خۆشەویستین بۆ هەرچێ زیاتر ڕازانەوەی بەنامەکەی خۆتان پەیوەندیمان پێ بکەن و ڕاو بۆ چوونەکانتان بۆمان باس بکەن. سپاس ماڵەوە.